زۆر بەش دەست پێ بکەین. ئێوارە باش دۆستان و بەخێر بێن بۆ دیداری ئەمڕۆ. ئەمە دیدارەکانمان خستۆتە سەعات 5 بۆی کە تۆزێک فێنێک بێ بەس وابزانم هەر گەرمە تۆزێک. دیداری ئەم جارشمان وەکو هەفتەی پێشوو بەس یەک سەکەری بەڕێزمان دەبێت، بۆیە زیاتر لە جاران کار دەدەین، نیو سەعاتێک کار دەدەین، دوای ئەوەش دەرگا دەکەینەوە بۆ پرسیار و وەڵام و لەوێژە تەبعاً کات دەدرێت بۆ شیکردنەوەی ئەو مواقفانەی کە هەنا. ئەم جارە میوان بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر عوسمان عەلی دەکەین کە سەرۆکی سەنتەری تاسکە بۆ لێکۆڵینەوەی استراتیژی، هەروەک ئاگادارن جەنابیان دکتۆرای هەیە لە سیاسەتی دەولی لە زانکۆی تۆرۆنتۆ لە کەنەدا، و باسی ئەم جارەمان لەبارەی ئەو دۆخە دەبێ کە دروست بووە لە ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ئەو جەنگەی کە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و لەلایەک و ئێران لایەکترەوە دروست بوو. چەند ئەو جەنگە و لێکەوتەکانی کاریگەریان دەبێت بۆ دۆزی کورد ئەگەر هەیبێ. جا داوا لە جنابیان دەکەین کە دەست پێ بکە و دوای ئەوەش دەرگا بۆ مداخەلە دەکەینەوە. زۆر سپاس. بەناوی خودای گەورە و میهرەبانەوە تاوان زۆر سپاسی ئینستیتیوت دەکەم کە ئەم هەلەیاندا پێمان لەگەڵ ئێوە قسە بکەن لە بواری بابەتێک کە من تاکیدم زۆر بەمانەوە لێرە دانیشتوونە زۆر ئاگادارین، هەمومان ئاگادارین، چکە بە گوێرەی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا هەر یەک لە ئێمە وەکو بینیسە هەر کودێک محەللێکی سیاسیە ئەبینی لە تەلەڤیزیۆن زۆر کەس کە لە بواری سیاست نەیخوێنە بەڵام تەحلیلی جوان جوان شەکەن لەبەرەوەی تەکنۆلۆژیایە و سۆشیال میدیایە. طبعا ئێمە زۆر گرنگە لەم بابەتە تێبگەین، حەزکەین حەز نەکەین ئێمە لە ناو باڵێن جەرگەی ئەو شەڕە بووین. من تێبینیم کرد لە ئەعلامی کوردی هەتا بە سیاست مەداران یعنی زۆر وا قسەیانە کرد ئەم شەڕە واتەوە بێ هەرچوار کوردستان چانسێکێ بێ یەکە گرێت و ڕۆژهەڵات ڕزگارە بێت و ڕژێم لە بەغدا ڕوخێت و لە ئێرانە ڕوخێت و من لە چەند چاک پێکەوتنێکی سێمان بەلێسە وتم ئەم شتە ڕوو نادە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا زۆری ماوە ئەو گۆڕینە سەرەکیەی کەوا ئێمە حەزەکەین ڕوو بدا ئێستا زۆری ماوە بگاتە ئەوێ و ئەوەش بوو بینیمان وا نەبوو. بەڵام ئێستا من عنوانی محاضەرەکەم ئەوەیە ڕۆژهەڵات و ناوەڕاست و هەرێمی کوردستان و پرسی کورد دوای وستانی ئەم شەڕە یعنی چی ڕوەدا. تەمانەوانی من ئەڵێم هەمووی ئەگەرە وەکو محەللێک سێریەکەین ئەگەر شێوا بێ ئەگەر شێ بێ وا نەبێت. بەڵام لەبەرەوەی نی سەعاتمانەیە وابزانم هەر باشترین شت دوایی ئەو پرسیار وەڵامانە بێت کە ئێمە باسیەکەین. وای بینم زۆر گرنگە بە کورتی باسە ئەو بکەین بۆچی ئەم شەڕە ڕوویدا. حتا هەرچەندە زۆر کەس باسی کردوە بەڵام ئەتوانی لەسەری وستین. دوایی بۆچی وستا بەو شێوەی کەوا وستا، دوایی دەرەنجامەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە بۆ پرسی کورد چییە بێ. لێرەدا باسی بۆ خودی باڵێن نیظامی دووەلی چیەڵێ و ڕۆژهەڵات بە تایبەتی فاکتەری عێراق و هەرێم چۆنە بێت ئەڵێ خەڵکی زۆر ئەڵێ شەڕی داهات و ئیسرائیل لەگەڵ تورکیا بێ باس ئەوەشەکەین. بەڵام بە کورتی باسی باڵێن فاکتەرەکان بکەین بۆچی ئەو شەڕ ڕوویدا. یان بە گوێرەی باڵێن زانستە سیاسیەکان ئەڵێن لەو کاتەدا کە نیظامی دووەلی ئەگۆڕێ لە شێوەیەک بۆ شێوەیەکی تر حاڵەتێکی ناڕوونی و ناسەقامگیری ڕۆدا. ئینجا ئەمە لە مێژوودا زۆر ڕووی داوە. ئێمە ئیستەش بەرەو نیظامێکی دووەلی کە پێڵێن فرە جەمسەری ئەڕۆین، بەڵام هێشتا ئەو فرە جەمسەریە هێشتا تەکلیف نەبووە لەبەرەوە شەڕ زۆرە بێت توینە بێ حتا لە ئەخیرە ئەمە فاکتەرێکە بۆچی ڕوویدا ئەو شەڕە.
فاکتەرێکی ترش ئەوەیە کەوا خودی با بڵێن ئەو کەسانەی لە دەسەڵاتن چی لە ئیدارەی ئەمریکی چی لە ئیسرائیل چی لە ئێران ئەمانە هەمووی فاکتەرن بۆچی ئەم شەڕە ڕوویدا ئەمانە وابزانمەتوانم بڵێم ئەمانە فاکتەری سەرەکین ئینجا با بینە سیستەمەکە باسمان کرد بۆ بەنسبەتی ئیسرائیل یان سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای شەڕی ئۆکتۆبەر 7 ئۆکتۆبەر کە ئیسرائیل جۆرە لێدانێکی خوارد کە پێڵێن دەرزێک بوو بە ئینگلیزی پێڵێن ترۆماتیک یعنی زۆر کاریگەر بوو وای کرد لە سیاسەت مەدارانی ئیسرائیلی و عەقیدەی با بڵێن ئاسایشی نەتەوەیی ئیسرائیلی فکر کاتەوە بە شێوەیەکی تر بێتە کایەوە تۆڵە سەندن بکات و هەمان شتێک هەیە پێڵێن ڕەدە یعنی ئیسرائیل سەر لە نوێ بە کوردی خۆمان ئەڵێ شەوکەتی خۆی پێشاندا و پێشاندا خۆی تەنها ئاکتەرێکە کە ئەتوانێ ئەوە بکە چونکە بەڕاستی پێش 7 ئۆکتۆبەر دائیمەن سیاسەتی با بڵێن ئاسایشی نەتەوەی ئیسرائیل لەسەرەوە بوو ئێمە لە ناوەوە خۆمان بەهێزەکەین بەڵام قەی ناکە بە حزبوڵا لەوێ بێت بە حەماس لەوێ بێت ئێمە تەحەمولیانەکەین بەڵام ناچین لە دوایان بەڵام دوای 7 ئۆکتۆبەر ئەو سیاسەتە گۆڕا کە نا لەمە دووە ئەبێ چاوەڕێ نەکەین بێن لە ئێمە بدەن ئەبێ ئێمە بچین لەوان بدەین طبعا ئەمە سیاسەتێکی کۆنی مۆشیدایان و بنگۆریۆنە لە کاتی خۆیدا ئەوانش ئیمانیان بە شتێکە بوو بە ئینگلیزی پێڵێن preemptive strike یعنی لێدانی ئیستی بە عەرەبی لێدانی پێشوەقت بەلەوەی لێمدا لێدەم ئەمە ئەو عەقیدەیە نەتەنیاهوو با بڵێن زیندی کردەوە زیندی کردەوە زۆرش بە شێوەیەکی سەرکەوتوش زیندی کردەوە و ئەوە بوتی قەیدا پێی کە بچێتە دوای لوبنان بێتەوە بەرەو هین بڕوە بەرەو ئێران بڕوە ئێران بە جۆری عەقیدەی نەتەنیاهوو سەری مارەکەیە و ئەماش چەند کەسێک هەیە لە واشنگتن کە لە زۆر نێزگن لە با بڵێن ترامپ هەمان شێوەی یەمان شێوە بیرەکەنەوە و ئەمانە تا ڕادەیەک وای لێ هات ترامپ شکاتێ کرد هەر وەزیری با بڵێن هەواڵگیری خۆی دەرکرد وتێمە چییە لە جاتیەوەی گوێ لە من ئەگرێت گوێ لە ئیسرائیل ئەگرێت یعنی ئیدارەی ترامپ هەستی کرد بئەنەهو ئێمە نەتەنیاهوو زۆر ئەڕوان حتا ئێستا طبعا شتێک هەیە من لە کەنەدا بووم ئەم جارە خەڵکی وت پێم ئێستا خەڵکی ئەمریکی زۆر هەست بەواکە بئەنەهو ئەمریکا هەموو هێزی وینی لە بەرژەوەندی ئیسرائیلە نەک لە بەرژەوەندی ئەمریکایە هەرچیەکە لە بەرژەوەندی با بڵێن ئیسرائیلە ڕوە خۆی ئیدارەی ترامپ ئەو عەقیدەیە هەیە ئەمریکا great again تشتێوە ئەمریکا ئەبێ سەر لە نوێ مەزن بێت و پێش هەموو کەسێ بێ ئەم عەقیدەیەش لەگەڵ ئەمەش شتێک هەیە لایەنگرانی ترامپ جۆرە عەقیدەیەکیان هەیە پێڵێن کریستیان زایۆنیزم مەسیحیەتی با بڵێن زایۆنیزم ئەوە لە ئەمریکا پێڵێن سەدەرن کریستیان بێلت با بڵێن پشتێنی کنیسە ئەوانش بەوە ئیمانیان هەیە ئەڵێن شەڕی ئەرماگۆدۆن ئەبێت ئەو شەڕی کە لە ئیسلامە ئەدەبیات ئیسلام باسی شەڕی مەهدی و دەجالە ئەمەش ئەوانش ئەو عەقیدەیان هەیە خەڵکێکی زۆر لە دەوروپشتی ترامپ بەس نەک ترامپ خۆی ئیمانی بە هیچ ئەیدیۆلۆجیەک نییە بە ئینگلیزی عەقیدەی ترامپ بخوێنی پێڵێن ئەمریکەنتەڵست یعنی عەقیدەیەکی تیجاریە بە تیجارەت تەعاملەکە چی بەرژەوەندی ئەمریکا لە بواری مالیە و بەڵام خەڵکەکانی دەوروپشتی
ئەو عقیدەیانە لە هەمان کات ئەگەڕێینەوە نەتەنیاهو چۆن بیرەکاتەوە نەتەنیاهوش بە جۆرەی شۆڤەکارێکی ئەسکەری ئەڵێ هەمان شێوە ئەو شوا بیرەکاتەوە ئەڕدی میعادێ ئەو ئاردەکە لە تەورات دراوە بە باو بە پیرمان ئەبێ جێبەجێ بێ ئەو خەوەی ئیسرائیلی گەورە ئەبێ جێبەجێ بێ ئەو خەوەش چێڵێ ئەڵێ یعنی هەموو هین با بڵێن فەڵەستین نەتەنیاهو کە هاتە دەسەڵات لە 2009 وتی من ئیمان بە دوو دەوڵەت نییە ئەوە لە خەیاڵتان دەرکە کێش هاوپەیمانێتی دوو حزبی زۆر توندڕەوی ئاینی یەهودی کێن یەکێکی ئێوە ئایبینین بن غەفیرە ئەو کەشی سمۆترش ئەمانە زۆر توندڕەون ئەمانە ئیمانیان بەوەیە کە شتێکەیە ناوی فەڵەستین نییە شعبی فەڵەستینی نییە هین نەتەنیاهو لە کتابێکی باسیەوەکە ئەڵێ فەڵەستین نییە بەڵام ئەردێکەیە ئەو ئەردە بێساحبە ئێمە ساحبی ئەو ئەردەین اینجا نەتەنیاهو و ئەو تەحالوفەی لەگەڵ یایەتی بەو عەقلیەتە ئەجوولێنەوە ئەبێ قەزیەی فەڵەستینی نەمێنێت فەڵەستینەکان ئەتوانن بڕۆن بۆ هین بۆ وڵاتانی تر ئەو ڕۆژە ماکرۆن وتی ئێمە دەوڵەتی فەڵەستینەکەین وەزیری دەرەوەی سادون جەدعون سادون وتی دبار بارە فەرەنسا زۆر گەورەیە با وڵاتێکی فەڵەستینیان بۆ دابنێ بۆ دێنێتی بۆ لای ئێمە ئیدەن ئەم عەقلیەتانە هەمووی کاریگەر بوون و نەتەنیاهو بەڕاستی کابرایەکی زۆر بەتوانایە کابرایەکە خەبیرە طبعا خەریجی هینە هارڤەردە و سکولێک پێڵێن MIT زۆر ئێمە ئازانین MIT چییە کابرایەکی زۆر بەتوانێت زۆر سەرکەوتووە وەکو سیاسەتمەدار بەڵام وەکو زۆربەی سیاسەتمەدارانێک نەخۆشی کێیە ئەوێ خۆی لە مێژوودا با بڵێن دەستپەنجەی دیار بێ ئەوەی دیار بێ لەبەرەوە ئەم ئیشاکە بەڵام بۆچی ئیستا ئەمە ئاخر قسەمە دەربارەی بۆچی شڕەکەوێت لە 2019 کات ئەشکەنازی کە سەرۆکی سوپای ئەرکان بوو وتی نەتەنیاهو بەرنامەیەکیدا بە لە بەرنامەی ئۆتۆمی ئیسرائیل ئێران بدەین بەڵام سەرۆکی سوپاسارە وتی نابێت ئەو توانەمان نییە و سەرۆکی ئەمریکاش قبولی نەکرد بەڵام ئەم جارە ترامپ قبولی کرد ئیتر ئەمەش با بڵێن فاکتەرە بۆچی ئەو شەوانە ڕوویدا طبعا لەولاوە ئاخرشت عەقیدەی ئێرانیەکانە ئێرانیەکان دائیمەن ئەڵێن ئەبێ ئیسرائیل لە خەریتە بسڕینەوە ئەو وڵاتە کیانێکی بە عەرەبیێنن لەقیر کیانێکی فەرز کراوەتە سەر ئێمە و ئەبێ بڕوە طبعا ئیسرائیل ئەمە ئەخوێنێتەوە و خەڵک لە غەربە ئەمە ئەخوێنێتەوە طبعا بە هیچ جۆرێ چاوەڕێی ئەوە ناکەن ئێران چەکی ئۆتۆمی هەبێت ئەو شتە جێبەجێ بکات طبعا ئەم عەقیدەی ئیسرائیل کە ئەبێ دائیمەن باڵادەست بێ بە ئینگلیزیەڵێن ستراتیژیک ئێج ئەوە لەکوێوە هاتووە لەبەرەوەی لە شەستەکانە ئیسرائیل زۆر زەعیف بوو و دەورپشتی هەمووی وڵاتانی عەرەبی بوو لەبەرەوە چەکی ئۆتۆمی با بڵێن باڵادەستی لە چەک تەنها ڕێگایەک بوو و دوایش چەکی ئۆتۆنۆمی ئۆتۆمی ئەبێ هەبێت اینجا ئیسرائیل نەک ئەڵێ نابێ وڵاتانی عەرەبی نابێ هیچ وڵاتێکی موسڵمانش ئەو چەکەیان هەبێ دولفەقار عەلی بۆتۆ سەرۆکی با بڵێن وەزیرانی پاکستان لە شەستەکانە چێتە سزنەوە کتابێکیە ئەڵێ What if I was assassinated ئەگەر اختیار کرام چییە مەسەلە ئەڵێ من کیسنجەر پێمی وت هێنری کیسنجەر پێکەوە بوونە ئەڵێ پێمی وت زولفەقار عەلی بۆتۆ دەست بۆ درێژ مەکە وتی دەستی درێژ کرد
طبعا ذوالفقار علي بوتو حزبك اشتراك ديمقراط بو وبباري قذافي او تشكي بابلين دامزران باري معمر قذافي اذا ايران تجاوزي او خطر سوريا كدو تشكي اوتومي اما اسرائيل قبول چندها عالمي باكستاني كجراوه بلوي عالمي بابلين ايراني كجراوه اما شو كاريكا بوتي او شرا بلان بجوري تسنو سريكي استراتيجي واني امريكي الين اما سريت سكي اوتومي حجيا هين نتنياهو ل 2012 الين ايران دومانكي ما بو سكي اوتومي دايده ل 2015 الين ايران دومانكي ما بو سكي اوتومي اذا اما سكي اوتومي تنها حجيكا بخنوي من براستي استا إسرائيل بيسي بتسكي أوتونومية تقبلت سنة سكانته ودور بيشتي ولا تعرف كان زور لوازم يعني إسكس مترسينية هيس ولاتي كعربي مترسينية نصر بلام إسرائيل هو أو تسكي أوتونومية خويتي يعني احتكاري بك زبابينا بوتي شركة وسطا طبعا من عليهم من إيمان بنظري مؤامرانية لم كردستان ولا زوربي روجلاتي ناورات أنا أمشرة همي مسيحية همي مؤامرة يهود إسرائيل دوستن وأمانة زمان الإعلام درسهم دون صالب ليس أموت إيران لا يدري خلقا ودنا دكتور إيران سو لا يدري إيران بيبمينت وأما دوستي إسرائيل لجورنا لا يدري إيمان بنظري مؤامرانية بلان بابين بوتي شركة وسطا طبعا بشت لوي شركة وسطا بيلين ماندوبوني شر ويرينز أما هوكاريك هوكاريكي ترشي أو أبو ترامب إيماني بشر نيب بو موداوي دريش تبقى ترامب هاتتا دا صلاة بو آشتي لغوجالاتي نارا أمشا لوبي إسرائيلي كبيلن أيباكس لأمريكا بزور هنان أو شروا بلام كهنان أو شركوا أيوست حجيك بدوزيتوا أو شربوا استيني هاتسندا أجاسيري تصريحاتي نتنياهو كي نتنياهو عليه نا رجيم شغوري بس إيران وتي نا مبرا أمريكا وتي نا إما رجيم ناغوري سؤال ويا شون طبعا إيران آخر بدائل طبعا إيران لخلق خوية ترسي زماوري شعب إيراني تصوري أو رجيك زيادة لاواز بيت وبيت شقام بلام نيتواني بيت تكال زوي شركة ما ترسيبو خلقك معارضيك زور بهزنبو لبروا نانتواني بين شقام بلام بوتي وستا إيران لخواي درك بوستد بلام أوهي أمريكا بيقول توري تسليم بيشرطوا أو نكرة أوي من أيبينم احتمالا من هلبم بس أوي من أيبينم أوي قطر أوي لقطر ريدا أو تمثيليك بو إخراجكي ترامب أكثر كانش تميم بو شيخ تميم بو وسكداتي إيران وإسرائيل وأمريكا يعني هيس معقولية هل كم دقة ليدا بياني مجلسي تعاوني خليجي أو بيانات لك جوا حاصل راس هذا يكم دقة ليدا ترامبتي والله بإيما يا وطول باشا شرع تون بتو أو تريد يعني تدرك أنا مسرحية برأي من هم أمريكا هم إيران هم إسرائيل أنا ويس لو شرع دربتن خلق إسرائيل نك نتنياهو بو أوكا كاريا كدينا إيران آخر ورقة هبو كتلميحية كبي مضيتي بابلي قروي هرمز بو قروي هرمز خو بس نوتي غرب ناسد نوتي دوستي إيران ناسد أوش إسرائيل ولا تاني بابلين يابان ومانا أوان شيء دوي إيران خوي نوت ننيري بتسيجي لبروا أو عملي نبو وللاني ولاطاني هم عربية وهم ولاطاني
ئەوروپاشەوە قبول نەبوو لەبەرەوە ئەوە هیچ عملی نەبوو لێدانی مڵیتی باڵێن هەرمز ئەوەش هەر وەکو بڵێنین بوو دوایش سوالێکی ترەیە لە دەرەنجامەکانی بۆچی دۆلی ئەوروپی دژی ئەوە بن ڕژێن بگۆڕن طبعا بە جۆرەی زۆربەی محەللەکان ئەوەی من خوێنمەوە لە سەحافەی بریتانی واڵێن ئەڵێن بابە 20 ملیۆنە هات 20 ملیۆن ئەوروپی هات تاوان تورکیاش لەسەر ئەم کاتە یاری کرد وتی 20 ملیۆن دێت ئێوە چی سوودێت دوایی ئێران ئەمە ڕای ترامپش بوو وتی معارضەیەکی بەقوت نییە شا کولی شا ڕزاشا لە دەرەوە ئینێ بەڵام نەناو خودی ئێرانە معارضەیەکی وا ئۆپۆزیشنێکی بەهێز نییە دوای دوو قووەتەیە معارضەکانی نێزک لەشا و جەماعەتی مجاهدینی خەڵق و ئەمانە زۆر دژی یەکترین و ئەگەر شێ بوو کوردستان ڕۆژەڵات پێشمەرگە بیگرێت لە بلوچستانش جێشی عەدلە بوو جێشی سونە ئەوانش بگرن عەرەبەکان لەبەرەوە باڵێن ناسەقامگیریەکی زۆرە بوو لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەمەیە فاکتەرێکی تری من ئەیبینم ئەم شەڕە من وای خوێنمەوە لە مووقفی تورکیا و پاکستان وای خوێنمەوە لە شەڕێکی داهاتوودا یان لە مەودای داهاتوودا ئەگەر هەیە وڵاتە مسلمانەکان بیری سوقی ئیسلامیەی مشتەرەک وەک لە وەختیان نەجمەدین ئەربەکان اقتراحی کرد کە بەرامبەر ئیسرائیل بووست چونکە ئێستا پاکستانیش ترساوە تورکیاش ترساوە ئینجا با بینە کاریگەری لەسەر خەڵکەڵێ شەڕی داهاتوو لەگەڵ تورکیا بێ طبعا تورکیا لە سەرەتای پەنجاکانەوە یەکەم وڵاتی مسلمانە کە پەیوەندیان بۆ لەگەڵ ئیسرائیل لە دوای هاتنی دەسەڵات پاتی دادوگەشە پێدان ئەو پارتە لەگەڵ بەڵێن ئیسرائیلە یەک نییە شتێک هەیە خەڵک ئەوە زۆر بەباش تێناگە لە سیاسەتی دەرەوەی تورکیا دائیمەن فەرقەکەن لە بینی پەیوەندیە ئابوووریەکان و پەیوەندیە سیاسیەکان لە کاتێکە ئەو هێزانی لە سووریا و لە زۆر شوێن نێزک بوون لە ئێران و تورکیا یەکتریان سەرەبڕی پەیوەندی ئێران و تورکیا پەیوەندی ئابوووریەکان زۆر بەهێز بوون هەمان شت ئۆردۆغان حتا ئەم دەقیقە پەیوەندی ئابوووریەکەی لەگەڵ ئیسرائیلە باشە بەڵام ئۆردۆغان و نەتەنیاهوو بینیان باش نییە و ئەگەرشی سەحافەی باڵێن ئیسرائیلی لە دوو هەفتەی ڕابردوودا 4000 باسی مەترسیەکانی تورکیایان کردووە کە ئەڵێن ئەوەش وەکو ئێران مەترسیە بەیان لەبەرەوە خەڵکێکی زۆر سیاست مەدارانی تورکیا ئێوە گوێتان لێ بوو ئۆردۆغان وتی ئەمە سایکس بیکۆیەکی تازەیە بە هیچ زۆرێک قبوڵی ناکەین حەلیفەکەی با بڵێن هاوپەیمانەکەی بەخچەری دەوڵەت بەخچەری وتی ئەیانەوێ تەواو لە هەموو لایەکەوە ئابلوقەمان بدەن ئەیانەوەی نێزیکی ئێمە بن ئەیانەوەی نێزیکی ئێمە بن یعنی بێنە کوردستان وتی ئەوەش قبول نییە لای ئێمە طبعا ئەگەر سێری هاوسەنگی هێز بکەی لە بینی تورکیا وین وەکو ئێران نییە تەنها هێزی دەریا با بڵێن ئاسمانی ئیسرائیل بەهێزترە بەس نەک وەک ئەوەی وا لێ بێ وەکو هێزی ئاسمانی ئێرانی نا ئەوانش هێزی ئاسمانی بەهێزیانەیە بەڵام ئیسرائیل ئەلەو فاکتەرە بەهێزترە بەڵام لە فاکتەرەکانی تر هەمووی تورکیا بەهێزترە لە ئیسرائیل لەبەرەوە یعنی بڵێن ئیسرائیل بێت شەڕێ بکات لەگەڵ تورکیا ئەوە نییە بەڵام ئیسرائیل ئەتوانێ نێزک بێتەوە لە حدودی تورکیا و تورکەکانش عقدەیەکیان هەیە عقدەی پێڵێن سایکس بیکۆ ئەم عقدەیە لە سیاسەتی دەرەوەی ئەم تورکیاەوە بخوێنیتەوە لەو دائیمەن ئەڵێن غەرب لەوەیە بێ تورکیا دابش بکە دەوڵەتێکی کوردی دەوڵەتێکی ئەرمەنی دابنێ ئیجا هەچ وەختێک کە شەڕە بێت ئەم عقدەیە دێتە بکایەوە ئەوش لە کاتی کە با بڵێن هینیان دانا بۆ کوردستان ئەوە چی پێڵێن ئەین ئەو شتانیان باس کرد اینجا با بینەوە عێراق خودی ئێران دوای ئەو شەڕە خودی ئێران دوای ئەو شەڕە لاوازە بێت لە بواری ئابووریەوە وەزعی ئێران
دەدوای ئەم شەڕە وەکو وەزعی عێراق بێ لە دوای 1991 شەڕی 91 لەو کاتەدا کۆهێن وەزیری بەرگری هین و دەدوای شەڕەکە وتیان سەدام لەمەوە تەنها مەترسیە بۆ ملەتەکەی خۆی مەترسی نەما بۆ وڵاتانی تر لەبەرەوە ئەگەری هەیە ئێرانش لەمەوە ئاوای لێبێ زیاتر حەسر بێت بۆ وەزعی داخلی خۆی و طبعا شەڕەکە نەوەستاوە شەڕە جەنگە عەسکەریەکە وەستاوە بەڵام چۆن لەگەڵ سەدامە وتیان چەکی هین تەیە کۆمەڵکوژی تەیە ئەوانەمانەوێ لەیرەش ئێرانش چیەیە بلاستیک مسڵ ئەو موشەکانەی کایەتی بەلاستیک ئەوە مەترسیە ئیسرائیل و وڵاتانی ئەوروپی ئەڵێن ئەبێ ئەمەش کۆنتڕۆڵ بکرێت نەک بەس چەکی ئۆتۆمی ئەوەش ئەبێ ئینجا ئەما بێتە باسی دوایی ئایا ئێران چونکە دوێنە تەقریرێک دەرچوو بینیم لە واشنگتن پۆست هەواڵگیری ئەمریکا ئەڵێ چەندێک ڕووخاوە لە هیم لە بەرنامەی با بڵێین ئۆتۆمی ئێران ئەڵێ لە 160 زیاتر ماوەتەوە و تقریبا 400 کیلۆی یورانیۆمی کەوا هین کرا ئامادەکرا نەقڵ کرا بۆ شوێنێکی تر تەنها بە جۆرەی واشنگتن پۆست کە ئەمڕۆ خوێنمەوە ئەڵێ تەنها چەند مانگێک چک بەرنامەی ئۆتۆمی ئیسرائیلی دواخستووە تەنها چەند مانگێکە نەک چەند ساڵێکە ئەمە وۆڵ ستریت جۆرنەڵش 4 ڕۆژ بەدەستە باسی ئەمەی کرد ئەو بوو ترەمپ تووڕە بوو وتی وانە هەموو بابەتەکەمان هەموو شتەکانمان تێکدا وانە بەڵام لە حەقیقەتشە وایە اینجا ئایا ئەمە سیناریۆیە یان ئەمە زیرەکی ئێرانیەکان بوون کە ئەو شتە ئێران هەم مادەکەی ماوە هەم خەڵکەکەی بەڵێ چەند عالمێکیان اختیار کرد بەڵام دەیان عالم وایان هەیە ئێران هەمووی مادەکە علمەکە من ئەڵێم ئێران لەبەرەوە ئێران پێویستیە بێ بە پەیماننامەیەکی تازە وەکو ئەوەی 2015 ئایا ئێران ئامادە ئەبێت دووەلی یەکێتی ئەوروپا ئامادەیە بەس ئایا ترەمپ ئامادە بێنە ئاخر شت وەزعی عێراق طبعا لە دوای ئەم هینە ئەگەری هەیە عێراق زیاتر معارەضەی ئەوەی کەوا نێزگن لە ئێران سەر هەڵگرنەوە سەر لە نوێ لە کاتی شەڕەکە خۆیان شانەوە بەس دوێنەشەو پێرەشەو بینیتان زۆر بە ئاشکرا عەلەمی ئێرانیان هەڵەگرت ئەمانە ئەگەری هەیە موقفیان بەرامبەر ئەو کەسانی کە دژی ئێران بێ زیاتر دژمنکاری بێ زیاتر هین بێ وە هەڵبژاردنە بێ لە عێراق ئەگەر ئەو هەڵبژاردنە بێتە کایەوە ئەگەری زۆرە جەماعەتی سەدر لەو هەڵبژاردنە لەگەڵ محەممەد شیع سوودانی ببنە جەبهەیەک طبعا معارەضە ئەوە قبول ناکات با بڵێن ئەوانەی میلیشیاکان ئەوە قبول ناکەن ئەگەری هەیە ببێتە شەڕ لەناو با بڵێن لەناو عێراقا بۆ شتە اینجا ئایا ئەمریکا و غەرب چۆنی نەبێ ئاخر شت دەربارەی هەرێمی کوردستان و پرسی کورد طبعا بە کورتی زۆر بە کورتی ئەڵێم هەرێم موقفێکی زۆر باشیە بوو الحەمدلله یعنی ئێمە هەڵەشەمان نەکرد بڵێن بڕوخێت و ئێرانە ڕوخێت و ئەوە با بڵێن خۆمان حازرکە یان پێشمەرگەکانی دیموکرات و ئەمانە کۆمەڵە بینی مەجاریان بدەینێ بێنە حودود کاک مەسعود و کاک نیچیروان بەیانی باشیان دەرکرد وتیان ئەوە نییە ئێمە ئێران دۆستمانە هیچ شێوا نایڵین هیچ جوولانەوەیەکە بێ و ئێران ئەوەی تەقدیر کرد و بینیمان قونسڵیان باسی ئەوەی کرد ئەم پەیوەندیەی هەرێم و ئێران وەکو جاران نابێت ئەگەری هەیە باشتر بێت بەڵام هەرێم لەگەڵ بەغدایە چۆنە بێ بەغدا ئیستش هەرێم بەلاوازە زانێ و زۆرش بەلاوازیە زانێ ئەگەری هەیە لەبەرەوەی هەڵبژاردن لە ڕێگایە و لە بەغدا لە شەقامی عەرەبی زۆر بەداتەوە ئێستا دوژمنی هەرێم بی دوژمنی کورد بی دەنگ وەرەگری لەبەرەوە ئەگەری هەیە
ئێمە کێشەیەکی ئابووریمان هەبێت لەم چەند مانگەی داهاتوودا هەرێم لێرەدا ئەتوانێت داوای ئەوە بکە لە واشنگتن داوا بکە قەڵبێکمان بدەنێ لە هەمان کاتە مارک رۆبیۆ دۆستی کوردە من طبعا دۆستی کۆنی کوردە ئەو جارە ئەو باڵێ ئەو ئیتفاقیەی غاز و نەوتی تەوقیع کرد وتی ئەبێ هەرێم بەخۆت بێ بەڵام بەڕێی من ئەبێ قیادەی کوردی داوا بکە لەو پارەی کە لە واشنگتنە بەشی هەرێم لە موجە ڕاستەوخۆ بێت بۆ ئێمە هەر لە کاتی سەدامش وا بوو ئیستش زۆر و ئاخر شتش ئەڵێم ئەوەیە هەرێم لە بارودۆخێکی زۆر لاوازدایە لەبەرەوەی با بڵێن سازی نیشتیمانی نییە ئەبێ بەڕاستی وەختێکی هیچ ملەتێک لە قۆناغی ڕزگاری خوازیدا ئەگەر یەک ماڵ نەبووە با بڵێن یەک نەبوون لە ماڵدا نەیانتوانێت تەجاوزی ئەو قۆناغە بکەن ئێستا کاتێتی با بڵێن پارتیوێکێتی و حزابەکانی تری کوردستان جۆرە سازشێکی نیشتیمانی بکەن و ئاگاداری ئەو ملەتە بن ملەتەکەش وەزعی زۆر پەریشانە وەکو ئێمە هەمومان نەزانین چونکە ئێمە شەڕێکی دوور و درێژمانە بێ لەگەڵ بەغدایە من لێرەدا ئەوستم و سپاسا دەکەم هەر وەکو لە پێش وتم ئەمانە ئەگەر ئەو باسیەکەی ئێمەش ئەیخوێنین لە تەحلیلات زۆر مەمنون زۆر سپاس ئێستا وەلی تێکچووە تقريبا لو بعمل كي اسال باش اللي ما لو بعمل كذا والله بس شوف عندي بعمل كذا اما جدوي لو بس زايرني كرديه يجي يقول سيركان او زايرني نفس الشيء يعني زايرني الفكره ايديولوجيا عقليه بعضها شوفين مش عارف كيف اسمه او ايديولوجيا هذه او نقطه كردو فرسي اسراء معراج وبعمل كذا اما جدوي كذا يوسف زيدان وقتی توی سیمیناری کی هبو باسی ولتا سبحان الذي أسرى بعبده من المسجد الحق باسی يعني أو قضية كي يستحيل كشيء بين فلسطين وإسرائيل وغانا باسی ولتا بالتحديد ضروري كي يستحيل موضوع سياسي علاقة بالدنيوية مزيوتي أقصى أو كي يستحيل أقصى مرسي أقصى يعني أو كي يستحيل أقصى يعني دور زماني على بيجا لسبب يسلو أنا العلاقة بكم مزيوتي أو مرسي كي يستحيل لسبب عبد الملك الشيعة لسبب عبد الملك عفوا لسبب عبد الملك كوري مروان أو بابك أواكر يعني أو مجلس لشون قام رجل بخدو جولكا متحضرة وبين يما بعضين عربي يما بعضين فلسطيني متحضرة مشتكي أو كنا بعضش حضركم يعني توصل لسبب يعني سينو بس تصير سيارة زورا يعني مثل إنه إيش باشون بروغرام حزنا كمان زور وقت لا دماني بروغرام خالي دور لا شونك بس لا براسون شوها باسي والله ما يتشقين لما بس شيء والله ما يتشقين لكناك والله ما يتشقين لزماني بدنا نازل والله ما يتشقين باسي يعني وقتهم شيء غريب كنا نجيش الصعيب ما بس الصعيبة يعني شيء يعني كنا نجيش نوصل لیسانس ما بدي يعني شيء كده بس باش بقى أوان ده بس بس طبعا شركة كبيرة يعني من دواني ولا مشتركين كيف چونکە بابەتی هەرنەشی بەدا مەسەلەی ئەم خۆڕەڵەتی ناوەڕاست شەڕی زۆر لەسەر ینی ململانەی زۆر لەسەر لەلایەن بازاڕە ئەوورە جیهانیەکان و سەرێزەکانی دنیاوە تەقریرێک هەیە ئەڵێ چین احتیمال لە ساڵی 2028 بە گەورەترین خاوەن ئابووری جیهان ینی باشە بۆ ئەم فاکتەرە تۆ لە بیرێک کرد ینی بڵێ حضوری چینیش سەبەبێکە لەوەی کە ئەم شەڕە پێش بکرێت يعني كتشيني موطي قدمي هبه طبعا نعم اما لا دوم مسألة امشركة كراوة البته امان جيلة
بۆ خۆرهڵاتی ناوەڕاست بەلای ئەمریکا و ئیسرائیلەوە سێ خاڵی زۆر گرنگ هەیە کە زۆر بەرزەخی دیارە هەموو زانی سەر دەستگرتن بەسەر سەرچاوەکانی نەوت و غازە پاراستنی ئاسایشی ئیسرائیل و سەقامگیری ئەو بازارە ئایندەی کە دروست دەبێت بازارە ئەولی سەقامگیر بێت پرۆسەی ئاشتی بۆ بەکەکە و تورکیا پرۆسەی ئێمەوە لەگەڵ فدرالی لەگەڵ عێراق بە هەموو تەنگەکانیەوە سووریا ڕۆژاوا لەگەڵ سووریا مەسەلەن کوردی ئێران بەیانی لەگەڵ ئێرانە کە وەکو خۆت بەرود ئێران حەسرەکرێ و کێشانەی ناوخۆی ڕوبەڕۆکەرەوە بەڵام لە ئەخیرە لە دەرەنجامە منیش لەوانەیە بۆم خۆناکە بڵێم شتێک نییە ناوی دەوڵاتی کوردی بێت لە ناو فکری غەربا یا لە لای ئیسرائیلەکانیش دەدانە بەڵام بۆ سەقامگیریەکە پێویستیان بە ئێمە شەیە ئێمە شەڕ نەکەین بەکەکە شەڕ نەکە شەڕ نەکە کوردی سووریا شەڕ نەکە ئەم سێ خاڵە نازانم نەچی بەلای دەستەکان خۆشکار بەسەر چی بخەفن سپاس زۆر بەپێز زۆر دەوڵەمەند بوو بەڵام لە بابەتی وادای پرسیاری ئەوە دروستە بێ پرسیاری کرد من یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە ئەوە چەند ساڵێکە شەڕ دروستە بێت شەڕەکان زۆربەی ئەو هەیە بەتایبەتی لەم ناوچێ 10 ڕۆژ 12 ڕۆژ خەڵک بەلایەوە شەڕ نییە بەڵام شەڕی ئەم سەردەمە بەڕای خۆم هەر ئەوەیە چونکە نازانم ئەگەر جەنابیش چۆن ڕێی لەسەرەوەیە ئەمە ئابووریە ئیتر وەختی شەڕەکان یەکلایی کاتەوە چونکە ئێستا لە کاتی ئەم شەڕەیە شەتداونێکی گەورە بێت هەموو ئەو کۆمپانیانە زەرەرەکەن بزنسێکی زۆر ڕاوەستەی کردایەوە ئەبێ ئەو شەڕەکە تایی بەبەر شێوەیەک بێت ئەنجا ئەم شەڕەی کە دروستیش بوو ئەگەر سەیری دۆکترینی ترامپ گەیڕێک لەسەر پێناسی ئەوەیە بڵێن عەقیدەی ئەوە نییە ئاشتیە دروستکە بەس بۆ قازانج ئەگەر قازانجەکە پێویستیش بێت شەڕی دروستەکە چونکە هەڵە ئینگلیز و دیکریزی تێنشمە بە جۆرێک کە ئامانجی ئەمریکا فێرست بەهێز بکە یەک پرسیاری ئەو ئایا بەڕێی جەنابەت وانییە کە ئێمە کوردستان خۆی زیاد لە حەد خۆی بەم کێشەکانی ناوچەکەەوە بەستوێتەوە لە کاتێکاوانی و پێویستە خۆی دانیشە کێشەکانی خۆی بەرنامەی باشتری بۆ دانە چارەسەریکە هێندە خۆی نەبەستێتەوە بۆ شتانەی کە ڕووەدا بەڕای من کوردستان بەو شێوەیە یانی پەیوەندیەکی زۆر بەو شێوەیە کەوا زۆر کەس پێشبینیە کاوباسیەکە بەو شێوەیە پەیوەندی نییە کێشەکانی زیاتر لەناو خۆیە هەر ئێستا ئەو کێشانەی هەمانە هیچ پەیوەندی بۆ شەڕەوە نییە کە ڕووی داوە پێویستە چارەسەری کۆنکرێتی و درێژمەودا و شێوەی تری هەبێت سەرەکەم لەسەر تورکیا جەناب لە ئەوەی تورکیا شتێکت باس نەکرد باسی من بە پرسیار داوا لە جەناب دەکەم وەکو پرسیار جوانماندا ئەو پرۆسەی ئاشتی لە تورکیا ئایا خەتەرەکەی ئەو تەنەبەی خەتەری تەوەسعی تازەی ئیسرائیلە لە منطقە پێش تایش بەڕێ خۆدا بە خۆدا دەکەن و ئەم پرۆسە چەند جددیە كإرسكي تاريخي زور جورها هي كجهاتي تركيا بكل أم انفجار سياسي شبه درست باس دكتور عفوا زور سپاس بو انستیتوی برادران لوی سپاس بو جناب دکتور عرضه کی باشو جوان بو وابینم او صراع بو يعني لقل إيران إضعاف ناكرت بشوازك واب بيت دولتك يعني فقط يعني وندن انكماش ببيت بس بونا وخوي بردوام أمريكي حزدكت أو توازنها بين أو قوى السني وهر دولا هر مجار محتاج به وإداري أو الصراعة بردوام للان يعني أمريكا بكرت واستفادة لك بمصلحة الخلوها أو توازنه يعني دبيت هربمين أمريكا أوروبا محتاجة
هەرچەندە پێشتر ئیران توانی لۆبی ئیرانی قەنەعەت بە ئەمریکا بکات کە ئەسلی ئیرهاب لە مەنتەقە لەژێر عەبای سونی دەردەچێت و ماوەیەکی زۆر یعنی مەشروعی ئەمریکی و بڵێ ئیرانی نزیکی یەک بوون هاوکار بوون پشتی یەکتریان دەبێت مەوزوعی عێراق مەوزوعی ئەفغانستان دەبێدایەت و ئەوانە ئەم جارەش هەر ئەوە بوو ئەبەت مەبەستیان نەبوو کە ئەم نیزامە وا لێ بکەن کە بگۆردرێت ئان زۆرتر ئیزعاف بکرێت بەرامبەری حالەمی تری سونی و ئەوە نقطەی تر طبعا صراع هەموو جار لێرە ماوا نازانم پێڵێن وڵات تەمسیلیە و مەسرەحیە و ئەوە گێمەی مناڵانە و ئەوە وان نییە سرعاکی حەقیقیە تەضاربی مەساڵح هەیە مەشروعی جیاجیایە بەڵام دەبێت مەحدود بیت دەبێت سنووردار بیت بۆ حدێک و ئەوانە بەڵام ڕەدعی متەوازن هەر نەوعەن ما بنی بۆ ئەوی کورد من لەو قەنەعەتە دانا لەو حەی سیاسی لە شەرق الأوسط مستقر نییە و مستقر و بەردەوام ڕەشەحە بۆ حروبی تر و بۆ شتی تر فرسەی کورد بەردەوام هەیە و ئێستاش یعنی ئەتوانی بڵێم زۆرتریش بوو بەڵام مشکلەی ئێمەی کورد ئێمە مهەیە نینە ئێمە لەو ئاستەنین ئێمە هەوڵ نادەین ئەو استراتیجی نەتەوەیی قوڵمان هەبێت یعنی بیر لە شتی گەورە بکەین وإلا ئەو دەرفەتە بۆ کورد هەر هەیە و دەمینی تش لە وەزعێکی وای ئەوی ئێستا منتەقەکە تێدا سپاس شکلەوەیەکی زۆر باش بوو وەڵام من ڕایم وایە کە ئەم شارە ئێستا تقریبا لە دوای هەفتی ئۆکتۆبەرە تا ئێستا سێ قۆناغی بڕی و ئێستا لە قۆناغی چوارەمدای ئەم قۆناغی چوارەمە لە سەرەتای قۆناغێکدای ئەو شەڕێکە ئەم ڕۆژانە دۆ شەڕی 12 ڕۆژی کە پێ دەڵێت شەڕەکە لە بیدایەت یعنی کۆتایی نهاتووە ئەوەی شەڕەکە ڕاوەستەوە کۆتایی نهاتووە و من قەناعەتی شما بوو کە پێش دەستپێکردنی شەڕەکەش ئەگەر لە دانوستاندنی مەسقەت ئێران قەناعەتی هەبوایە کە تەنها بە مەسەلەی ئەتۆم مەسەلەکی کۆتایی پێدێت ڕەنگە ئێران ئامادە بووە لەوێدا مەسەلەکەی کۆتایی پێهێناوە بەڵام ئیسرائیلیش گەیشتە و قەناعەتە کە سێ خەتەری گەورە لە ئێرانەوە دێت یەکەمیان مەسەلەی ئەتۆمیە دووەمیان مەسەلەی پرۆکسیەکانە سێەمیان مەسەلەی ئەو هێزە بالیستیە کە لە دەست ئێراندا چونکە ئەگەر ئەتۆمەکەش دروست بکات ئەو بالیستیانە خەتەری گەورن بە ڕێگای ئەوان دەگاتە ئیسرائیل لەبەرەوە دەبێ ئەو هەر سێکانە دەبی کۆتایی پێن لە دوای هەفتی ئۆکتۆبەر ستراتیژی عەسکەری ئیسرائیل زۆر سەرکەوتوو بوو بە قەناعەتی من لەو شەڕانەی کە لە 30 ساڵی ڕابردوودا ڕوویان داوە یەکێک لە سەرکەوتووترین ئەو شەڕانەکە کراون لەبەرچی چونکە ئیسرائیل یەک بە یەک توانی بەبێ ئەوەی کە جەبهەکە بە گشتی ببیتە دژی یەک بە یەک ئەو سنگرانە بخات زۆر سەرکەوتوو بوو یعنی ئەگەر حساب بکەین ئەگەر لە بیدایەتی شەڕی ئۆکتۆبەر ئەوەی کە لە ئێستا لە ئێراندا کرابە منتیقەکە یەک جار دەبووە ئاگر بەڵام ئیسرائیل زۆر بە ئەوە ڕۆیشت ئێستاش لەو قۆناغەدا بەڕای من ئەوەی کرا تەنها تەجروبەیەکە کۆتایی شەڕەکە نییە تەجروبەیەکە چەند شتێک تەجروبە کرا ئیسرائیلیش تەسەووری ئەوەی نەدەکرد کە قوبەی حەدیدی ناتوانێت ڕەدعی یعنی دەتوانێت ڕەدعی زیاتری ئەو موشەکانە بداتەوە بەڵام تەنها یعنی تەسەووری 102-103یان کردبوو معنی لە 110 هەتا 115یان پەڕان ئەوە بۆ ئیسرائیل زۆر قورس بوو بە تایبەتی بۆ نەتەنیاهو بەڵام هەتا ئێستاش نەتەنیاهو بەڕاگرتنی شەڕ حاضر نییە ئامادە نییە هەردوو لە هەڵسەنگاندنێکی نوێی شەڕەکە دەکەنەوە دوو ڕێگە بەڕای من ئێستا لە پێش ئێران هەیە ئێران ئایا بە دیپلۆماسی دێت ئەو مەسەلانێکی هەیە یەک لای بکرێتەوە یان ئەو یەک لایکردنەوە بە چ جۆرێک دەبێت بۆ ئێران ئاسان نییە دوو مشکلی گەورە لە ئێران دروست بوو یەکەمیان ئەوە بوو ئێران بڕوایەکی هەبوو کە جەبهەیەکی نێودەوڵەتی پشتگیری تەواو بۆ ئێران دروست دەبێت کە چین و رووسیا بەڕاستی و پشتگیریان نەدا ئەوە بۆ ئێران خاڵێکی خراپ بوو بەڵام خاڵێکی تریش هەیە کە ترامپیش تاکیدی کرد و ئەوانەش بڵێم ئەوروپیەکانی زۆر تاکیدیان لەسەر کرد تێکچوونی نیزامە لە ئێران ئایا تێکچوونی نیزام لە ئێران وەکو عێراق و وەکو سووریا دەبێت نەخێت مەسەلەی مەذهەبیمان هەیە مەسەلەی ئەوە هەیە جیۆپۆلیتیکی ئێران زۆر جیاوازە مەسەلەی ئەوەمان هەیە کە سیستەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕەت بە تەواوی دێتە گۆڕان لەبەرەوە ئاڵۆزیەکی زیاتر دروست دەبێت بەڕای من ئەگەر لە لێدانی هەدەفەکان تەماشای بکەین
دوو هەدەفی زۆر سەرەکیان لێدا لە شەڕەکە لە عەسکەریەکەدا سیستەمی بەرگری ئەوەی کە تەنزیمی عەسکەری ئەوان دەڵێم لە هەردوو جەبهەکەدا لێدرا دووەمیان لە مەسەلەی ئەو باڵستیانەی کە باسمان کرد لەواندرا ئایا دوای ئەوە ڕێخۆشدەبی بۆ ئەوەی زەمینەیەکی گۆڕانکاری ڕێفۆرمی لە ناو ئێراندا ببێت ئەوە بەڕای من بەدیلی هەرە ئەوەیە کە زیاتر فکری لێ بکرێتەوە هەم بۆ سیستەمی نێودەوڵەتی هەم بۆ غەرب هەم بۆ ئێرانش ڕەنگە ڕێگای هەرە ڕاست جگەلەوە بەدیلێک نییە ئەگینا ڕەنگە شەڕەکە بکەوێتە قۆناغیتر من قۆناغی داهاتوو دەبینم کە گرانی سەقلی زیاتر لە ساحەی دیبلۆماسیدا دەبێت و ئەگەر لە ساحەی دیبلۆماسیەکە ئەوجا ڕەنگە مەرحەلەی تر لە شەڕ هەبێت بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمەی کورد سەیری بکەین بۆ کورد مەرحەلەیەکی تازەیە لە دوو لاوە یەکەم ئەوەیە پاشەکشەیەک من لە فکر ئەوەی بڵێم ئەو وڵاتانەی کە هەگەمۆن لە ناوچەکەدا یەک بە یەک خەریکن لاواز دەبن لە سووریا لە مصر حتا دوای ئیخوانەکان سعودیە بە ئاراستەیەکی تردا دەڕوات عێراق بە هەمان شێوە ئێستا لە ئێران داین یعنی ئێران نەشگۆڕێت بەڵام ئەو هەگەمۆنیای جارانی نامنێت ئەوە بۆ کورد گرنگە ئەوەی تورکیا من بڕواناکەم ئێستا شەڕێکی عەسکەری بەرامبەر تورکیا بکرێت چونکە تورکیا ساحەیەکی کراوەیە بۆ ئیستیسماری دەولی بۆ ئیستیسماری ئەوروپی و غەربی بەڵام تورکیا ڕوبەڕووی هەندێک زەختی تر دەبێتن جیالەوەی ئێران دەبێت لەوێش گۆڕانکاری ببێتن من قەناعەتم زۆر سوپاس دەست خۆش بی کاک دکتۆر سوپاس لە بۆنشتۆت کاکسەرۆ ئەمن خاڵم زۆر نووسیەوەڵە بەس لەبەر کات و ئەوەی هەردووسێ لێدوانێکی ترەمپ هەبوو لە ناو تیارەی لیان پرسی لەسەر دواڕۆژی ئێران گوتی ئێران دەبتە وڵاتێکی بازرگانی گەورە لە ناوچەکە ئەوە پێدەچی مانای هەبی ڕاستە ترەمپ جار بەجار ئەوەکان دەوەرە بەڵام دیارە کە نایانوێ ئێران وڵاتێکی بەهێزی سیاسی یان سەربازی بی وەکو وڵاتێکی بازرگانی تەماشای دەکەن ئەو نقطەیە پێم خۆش ڕێی جەنابەت لەو بابەتی ئەوە بکەم بابەتش کە لەگەر دەستپێکردنی لێدانی ئیسرائیل لە بۆ حزب الله لوبنان وە کوشتنی سەرکردەکانی کاوە قۆناغەکی گران بوو فەیسەڵ قاسم تویتەشی زۆر با بڵێن جالبی کرد فارس گۆتەنی دەڵێ ئێران و هاوپەیمانەکانی لە ناوچەی بە خەیاڵی خۆیان هاوبەش بوون ینی شۆرەکە ئیستراتیجین لە بۆ ئەمریکا و ئیسرائیل لە منطقەی کە دەستیان هەبوو لە چەند گۆڕانکاریێک لە ناوچەکە بەڵام دەرچوو کە ئیشیان پێنەمان ئەمریکا ئیسرائیل ئیشی بەو هاوپەیمانی ئەو شەریکاتیە نەما لێ ئێستا دەستیان پێکرد لە حزب الله دەستیان پێکرد دوایە سووریا و عێراقیشیان زۆر زەیف ڕاستە عێراق تا ئێستا جەنابەت باس کرد کە شیعەکان یان خەڵکەکەیە لایەن گرێران بەڵام زۆر زەعیف و زۆر ترسنۆکیش بوون کە ئەوە وای کرد کە ئێران ئێستا زۆر ڕقی لە شیعەکانی عێراقا زۆر لە تووڕێ لە هاوپەیمانەکانی عێراق بەو زۆرین نەکە جەناب پێدایە کە زۆر بەهێزن کورد زەعیفە دەناوە زۆر بەهێز نینە و کێشەی ناخۆشیان زۆرە و بە پێی زانیاریەکان هەتا ئەو هێرشە درۆنیەکانی کرا سەر ئەو معسکەرە عێراقیانەی کە ئەو ماوەی لە تاجیبی لە زیقار لەولەوەی هەر بخۆیان لە ناوە خۆیان کردیتیان کە ئەوەش کەوا دەکە کە کێشیان زۆر زۆرە بە تایبەتی کە ئێستا ئەماگە ئەو ساڵ انتخابات بکرێ کێشەکانیان زۆر دەبتەوە وەکو ملاحەزەیەکیش لە بۆ ئەوەی قسەی جەنابەت کرد لە مەسەلەی تەیاری سەدری بە پێی بڕیاری ئێران نایەتەوە ناو پرۆسەی سیاسی زاری هێشتا نایەوێت ئێران هەرچەندەوەش باسم کرد گلەی زۆرە لە شیعەکانی عێراق بەڵام ناوێت پرۆسەی سیاسی لە ناو شیعەکان بەو دەرەجەی تێکچی هاتنەوەی تەیاری سەدری ئەوزە پاڵپشتە سوودانی بێت لایەکبی پێم وایە کە زۆر گرفت و کێشە لە ناو ماڵی شیعە لە عێراق دروست دەکات زۆر سوپاس بەڕاستی زۆر قسەکراوە مەعلوماتێکی زۆر بوو بەڵام لێرەدا مەوزوعەکە لەو باوەڕەم کە ئەم شەڕەی کە ڕوویدا وەکو چەند برادەرانش بەحسیان کرد تەنها مەرحەلەیەکە قۆناغێکە لە زۆر تەتەوراتی تازە کە احتیمالە ڕووبدات یعنی بەنسبەت تەسەورەکەم هەموو شتێک احتیمادەکە لە فترەی داهاتوو پاش وەستانی شەڕ چ جۆرە مفاوەزاتێک ئەکرێ لەگە ئێران لە بینی ئێران و ئەمریکا و وڵاتانی ئەوروپی ئایا ئێران ڕازی ئەبی بە هەندێک لەو مەرجانەی کە ئەمریکا و ئەوروپیەکان دانەوێت بستەپێنن بەسەر ئێراندا وەکو مەسەلەی
سەچی ئەتۆمی وەکو مەسەلەی ساڕوخەکان و بالستیەکان و لەسکو مەسەلەی تەمەدودی یاخود هەژمونی ئێران لەسەر ناوچەی ئیقلیمی بەگشتی هەمووی ئاعتیماد دەکات چەند ئەوەی ئێران ئەتوانی بەرامبەر ئەم داوایانەی کە لێیان ئەکرێت گوێڕایەڵ بن یاخود تەنفیز بکەن یاخود بگەنە حەلێکی ئەوە ئەگەر نەگەیشتە حەلێکەوە تەسەور ناکەم ئێرانیش بتوانێت یعنی هەم داخلیان بتوانێتەوە واز لەم سێچمکە بهێنێت کە خۆی ئەساسی هێز و قووەتی ئێرانە لە هەمان کاتیشدا مشکلەکە ئەوەیە ئێران وەکو عێراق نییە ئیشارەتێکی کرد دکتۆر وەکو مەسەلەن فکر بکرێتەوە وەکو عێراقی 1991 بەڵام عێراق زۆر جیاوازە لەگەڵ ئێران عێراق ئابلۆقە درابوو عێراق لە هەر چار دەورەی نە ئێران یارمەتی ئەدا و نە دەوڵەتانی عەرەبی چکە خۆی کوێتی داگیر کرد بوو دەوڵەتێکی عەرەبی داگیر کرد بوو بۆیە ئابلۆقەکەی لەسەر عێراق سەرکەوتوو بوو بەڵام لەسەر ئێران سەرکەوتوو نابی ناتوانرێت ئێران بخرێتە قەفەسێک وەکو چۆن سەدام خرایە قەفەسێک بۆ 13 ساڵ و نەیتوانی ئەوە بکات یعنی هەژمونی خۆی بگەڕێنێتەوە وەکو جاران لەبەر ئەوەی ئێران هەم داخلیان مهەیە نییە وەکو معارەزە و شتێوە هەم ئەقلیمیەنیش مەسەلەن زۆر حەز ناکەن یعنی ئێستا بۆ دۆلی عەرەبی مەسەڵەن موقفێکی زۆر سلبیان هەبوو بەرامبەر بە ئیسرائیل و ئەو شەڕە یعنی هەر هیچ نەبی ئیعلامیەن هەر هیچ نەبی موقفیە چونکەمە ئیسرائیلە یعنی هەر چۆنێک بێ دۆلی عەرەبی نایەوێ کەوە ئیسرائیل هەژمونی ئەوەندە بەسەر ناوچەکەدا یعنی بستەپێنێ ڕەنگبی هەر ڕقیان لە هەردوو لایە هەم ئێرانە و هەم ئیسرائیل بەس ڕەنگبی بە شێوەیەکی متەفاوت لەبەر ئەوە تەسەورەکەم نەئەتوانرێ ئێران بەم داوایانەی کە لەسەر ئەکرێ تەنفیز بکات و ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا ڕازی بکات و نە ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل ئەتوانن ئێران لەم مەرحەلەی داهاتوو بیخن ئەو قەفەسەی کە لاوازی بکەن و مەترسیەکانی تەطویرکردنی چەکی ئەتۆمی و تەطویرکردنی چەکی بالستی ئەوانە کۆنتترۆل بکرێ لەبەر ئەوە من تەسەورەکەم مەرحەلەیەکی کە دێتەوە مەرحەلەی شەڕیش هەر بە دوای خۆی دادێت ئەمە بەڕێی منە ئەمە بەم شێوەیە دکتۆر سپاس لەسان خۆی بسپاس چەند خاڵێک سەرنجەمێنی ڕاکێشاکە دکتۆر لەوانەیە هەندێک چەمێک بە زمانی ڕێزی بەکاربێنم بۆ ئەوەی کە مەفهومەدەقیقەکە بگەینم باس لە بازاری ئیسلامی مشتەرەکت کرد طبعا ئەگەر هەڵەمە کاکشەوە جەنابەت باسکە اختصاصی من نییە بازاری مشترک عادەتەن هەندێک بنەمای هەیە ئەوەی کە لە ئەوروپا ڕوویدا بۆ نمونە یەکەم بازاری مشترک بوو بنەمایەکی معرفی هەیە بۆ 200 ساڵ ئەگەڕێتەوە سکولاریزم یاخود لاویک ئەو فەلسەفەی کە کالڤین باسی دەکات ئیندیڤیدوالیزم ئەوەی کە جان لۆک باز دەکات و یوتیلیتاریانیزم سودگەرایی جۆن میل ئەوانە هاتن کانت غتاایەکی پێبەخشن لە ئاشتی هەمیشەی باشە غتاایەکی معرفیدا هات اختلاق کرا لەلایەن مارکسیزم نازیزم فاشیزم بۆ هۆی سەرهەڵدانی دوو جەنگی جیهانی وەکو تەجروبەیەک بۆ ئەم وڵاتانە دوو جەنگی جیهانی تەواو بوو ئەوروپا هەزرێکی کردەوە لێرە مەبەستم ترانس ئەتلانتیکیش ئەگرێتەوە هەزرێکی کردەوە چەمکی یونیۆنی داهێنا یونیۆن یەکەتی کۆمەڵێک بنەمای پێویست بوو سیستەمێکی بانکی پێشکەوتوو کە ئێستا لە سویفت خۆیە بینێتەوە بریتن وودزێکی پێویست بوو دواتر هاتینە دێنە سەر ئێستا ئایەکی پێویستە هەموو ئەمانە بنەمایەکی بازار مشتەرەکیان پێکێنا دواتر ئەگەر بین حتا بەوەی کە ئەوروپا ئەمانە تەطبیق بکاتن دوو حادیسە لە ئەوروپا ڕووی دەدات ئینتیگریشن دیزئینتیگریشن واتە تەطبیقی سنووری نەتەوەی و جوگرافیایی یوگسلاویا ئەکیل مۆدێلی بوو کێشە ڕوویدا ئیسپانیا و کاتۆلۆنیا واتە تا ئێستا بەردەوامە بەڵام بنەماکانی ئەم بازاری ئیسلامی مشتەرەکە چییە؟ جوگرافیایە، دانیشتوانێکی بەرخۆرە، کەرەستەی خاوە، مرۆڤێکی بەکاربەرە چییە؟ ئەمە پرسیارەکەم.
پرسیاری دووەم نازانم زۆر جار نخبەی سیاسیمان دەڵێت حریم لاوازە حاضر ماس ئەڵێتن بەکارهێنانی زمان گرنگە چۆن زمان بەکاردێنین تعبیر لە خۆمان دەکەین پرسیارێک بکەین هەرێمی کوردستان ئێستا لاوازترین یان لە کاتی جەنگی داعش یان لە کاتی ڕەفراندما هەوڵی لاوازکردنی هەرێمی کوردستان لە دێت لەگەڵ داما بەڵام تۆ سەیری بکە نقطەیەک لێرە دانیشتوونە باس لە کەموکڕیەکانی هەرێمی کوردستان دەکەین یەکگرتووی ئیسلامیمان هەیە مستەقلمان هەیە پارتیمان هەیە یەکەتیمان هەیە ئەمە ئەم یەک ڕێزیان نییە خۆ شەرت نییە حزبی سیاسی هەموو یەک ڕێز بێت ئەگەر حزبی سیاسی یەک ڕێز بێ یەک دەست بێ ئێمە دیکتاتۆریمان ناوێت پرسیاری سەرەکی لە ئێران هەمەیە وەلی ئەحد بگۆڕین بە وەلی ئەمر ئەمە کێشەی هاتن بۆیە بە هەرێمی کوردستان من دۆنیش لە تەلەڤیزۆنێک باسم کرد پێگەیەکی جیۆپۆلیتیکی شازی هەیە لە علاقاتی دووەلی تیۆری balance of threats and balance of powerمان هەیە پێم وایە مامۆستا بوتی هەردوو لا حەولمان دەدان بێمان هێننە ناوشا خۆی ئەگەر بە تالیکش بێ ئەم قسەیە ئێمە ئۆتۆماتیکیان بۆ صعوبات قلت ئەوێ ئەگەر بە سەحبەتی بێ ئەم قسەیە ئەگەر بە سەحبەتی بێ ئەم قسەیە ئێمە ئەگەر بۆ لایەنێک تهدید بین بۆ لایەنێکی تر باڵانس ئەڵقاوە کەماتە ئەم پێگە شازە ئێمە دەیهێنێتە ناو هاوکێشەکانە شتێکی تر هەیە سەبارەت بە ئێرانە ئێران ئەمە ئەخی ئێران لە جەنگی جیهانی دووەمە کاتێک کە وڵاتانی ئوروپای غەربی بە یەکەم شەڕا لەسەر نازەکانە سەرەکەون بە چێرچێل ئەمێن سەرکەوتی جەنگ کۆتاییە دەڵێنە دەستپێکی کۆتاییە دەستپێکی کۆتاییە باشە میراتی عوسمانی ئەمە قەناعەتی منە زانستی نییە بەس وەکو تەجروبە میراتی عوسمانی ئەگەر بێت و سەیری بکەیت هیچ دەوڵەتێکی میراتی عوسمانی بە ئێرانیشەوە 50 ساڵی نەخایەنوە ڕژێمەکە گۆڕدراوە لیبیا ئەوەی کە بڕێک مەلامحی دەوڵەتی هەیە لیبیایە سووریایە ئەمە یەمەنە ئەمە لوبنانە ئەمە مسرە خودی ئێرانە من قەناعەتی من وایە ڕژێم لە شەرق ئەوسەطا لە 50 ساڵە ئەگۆڕدرێت دوای 50 ساڵ جا 2 ساڵ کەم 2 ساڵ زێدە ئەمە ئەچی ئەرێکە بەڵام حالیەن جەنگی ئێران و عێراقا ناسەکانگیری ناوچەی هەراوێستکردنی ئێران لە ڕووی حەلیمایەتی و ناودەوڵەتی ئێرانی فێرە یەک شت کرد کرایسیس مانجمنت ئیدارەدانی قەیران ئێران بۆ ئەو معقول ئێران پراگماتیکە ئەمە ناتوان بڵێن ئێران دۆڕاندی یان ئیسرائیل بردیانە جەنگە جەنگ لە ناخی خۆیدا دۆڕاندنە جەنگ لە ناخی خۆیدا دۆڕاندنە بۆیە من پێم وایە ئەم خاڵانە بەڕای من گرنگن کەڕەچاو بکرێن دەستت خۆش بکەن زۆر سپاس پێم وایە پێش کاکسەرێت تۆڕسان سلێمان سپاس زۆر سپاس بۆ سەنتەری توێژنەوە و بەشکردان کاکسەرەوە زۆر سپاس بۆ کاکتۆر بۆ پێشکەشکردنی بابەتی بەڕاستی بابەتێکی کراوانە لەماوەی تقریباً 80 ساڵی ڕابردوو یعنی مەساحەیەکی زۆری گرتیەوە هەموو ئیسلاماتی عالەمی چەق بوویتەوە لەو ناوچەیەوە ڕاستی لە ڕەهەندە مێژوویەکەی و لە ڕەهەندە شوێنیەکەیەوە یعنی باسێکی کراوانت کرد کاکتۆر وا تێگەیشتم هەموو ئەو بابەتانەی لەو ناوچەیە دەگوزارێت کەم تا زۆر پەیوەندی بە بەو سراع هەیە کە لە سەرەتا لە نێوان عەرەب و باڵێن لەبەری فەڵەستینیەکان و باڵێن ئیسرائیلەکان و دواتر بۆ عەرەبی و دواتر ئێستا باڵێن باڵی شایەوە مەسەلەی ئیسلامێکە یعنی لە سێ دووریەوە ئەو ئیسرائیلی ئێستا باسی لێ دەکەین ئەو سراعی تێدا هەیە تەوان زەڕوبەرێکی زۆر کەم دەوروبەری 25,000 کیلۆمەتر چوارگۆشە بە دانیشتوانێکەوە کە ئەگەر لە ڕۆژگاری ئێستا لە داتای عالەمی وەگرین ژمارەی جوولەکە لە جیهان ژمارەی فەڵەستینیەکان لە جیهان هەردووچیان دەوروبەری چاردە بە چاردە میلیۆنن ئەو چاردە بە چاردەیە حەفتیان لە خارجن و هەم بەنسبەت ئیسرائیلەکان و هەم بەنسبەت فەڵەستینیەکانش 7 میلیۆن لە خارج تێ لە ئەوروپا و لە ئەمریکا بە هەمان شێوە 7 میلیۆن فەڵەستینی تێ لە خارج لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئەمریکا لە وڵاتە عەرەبیەکانەوە ئەو سراعە لە 36ەوە لە بۆ 47 و 48 و لە بۆ 56 و 67 و 73 و بگراتا و دەگاتێنەوە کێکەوە شتێک هەیە کە پەیوەندی بە تێگەیشتنی بە حکومداریەوە هەیە ئەو بابەتە بەجێرەی ئەو تەقسیمەی کە کرا لە ساڵی 48 دەکرا یەکلا بکەوە یەکلا نەکراوە ساڵی 48 دەکرا یەکلا بکرێتەوە بۆ نەخشەی کەکرا
بەو دوو دەوڵەتەوە لەگەڵ ئەو ناوچە تایبەتەی کە لەوە قودس دەستنیشان کرا خەری کێشا لەبۆ ڕۆژگاریەکان و شێستەکان و هەتا وەکو دەگاتە ڕۆژگاری ئێستا بەڕاستی هاتە ئەو سراعە ئەوەی کە سادات لە هەفتایەکان درچی پێکرد مەلیک حوسێن لە نەوەتەکان درچی پێکرد ئێستا خەلیج لە 2025 درچی پێ دەکاتن و گەیشتنە قەناعەتێکەوە ئەو بابەتە لەگەڵ ئیسرائیل بە چەند بە شەڕ یەکلایی ناکرێتەوە ئەم پێم وایە ئێران ئێستا درچی پێکرد ئەو بابەتە بەهێزی سەربازی یەکلا ناکرێتەوە ئەجینا لەسەر هەموو ئاستێکەوە کەسێک تێم بگەینیتن پیتاندنی یۆرانیۆم کە لە 120 تێدەپەڕێنیتن بۆ هەموو کارێکی مەدەنی و پێشنەوەی زانستی لەهتا لە 120 سەروی 120 بداتە 30 و 40 و 56 ئەمە علامەتێکی ئیستفام نیشانەیەکی پرسیاری زۆر گەورەی لەسەر دروست دەبێتن ئێران بۆچی تێیپەڕان بۆ ئەو ناوچەیە بۆ ئەو ڕێژەیە و ئەمە بەستێکیەوە ئەگەر ببتە خاوەنی چەکی ئەتۆمی بەس مەبەستێکی ببتە خاوەنی چەکی ئەتۆمی بۆچی بەکاری بینیتن باسی وەک کرد کاردۆی لەسەر ئاسی دوێ چەند وڵاتێک خاوەنی چەکی ئەتۆمینە یەک لەوانە دەوڵەتی ئیسلامیە کە پاکستانە وڵاتی تر هەبووە بۆ خاوەنی چەکی ئەتۆمی کە جنوب باشووری ئەفریقیە بەڵام هەر بۆ خۆی پێشە قەناعەتێکەوە کە چەکی ئەتۆمی پێویست نییە و تەرکیبی کرد ئێستا یەکێک نییە لە وڵاتانی کە با بڵێن خاوەنی چەکی ئەتۆمی بدەن ئەو وڵاتانی کەمایە بۆیە خاڵێکی تر کە زۆر حەزم لێیە یعنی ئاماژەی پێ بکەم بەلاشمەوە زۆر گرنگە مەسەلەی حکومداریە وڵاتێکی وڵاتێ ئەو وڵاتانی دەوروبەری ئیسرائیل یعنی بەهێزترین دەوڵەت بوون بۆ لە کاری ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئیسرائیل بە درێژایی ئەو چەند ساڵانی ڕابردووە عەلە لەقەل بە شێوەیەکی ئەگەر بەفعیل بێ بە شێوەیەکی عەمەلی وڵاتی ئێران یەکەم وڵاتی ساڵی 48 اعترافی بە ئیسرائیل کرد هەتا ساڵی 70 وە بەهێزترین پەیوەندی دیپلۆماسی و سەربازی و بازرگانی لەگەڵ ئیسرائیل هەبوو ئێران 48 تا 79 لە دوای 79 180 دەرەجە پلەکە گۆڕان لە مقابلدا هندستان بەهێزترین دەوڵەت و پاپشتی فەڵەستینیەکانی دەکرد ئێستا 180 دەرەجە حاڵەتەکە گۆڕایە بوویتە شەریکێکی ئەساسی ئیسرائیل تەنانەت لەو شەڕەی لە بینی هندستان و پاکستانش ڕوویدا دەستی ئیسرائیل زۆر بەهێز دیار بوو ئەمانە بەڕاستی کاریگەری خۆیان هەیە تۆ بتەوێت نەتەوێت لە یەک خاڵدا زۆر لەگەڵ هاوڕام کە مەسەلەی نەزەرەی موامەرە بوویش پێم وایە ئەو بابەتانی لەو ناوچەیە دەگوزارێت كم كازور يعني من قناعت من بنظري مؤامرة ونية أمانة هم اللي كوتا يعني فعل ورد فعلا يعني تو كارك كتير وكارتنا وكتير أجينا أوي كهية أوي كتجوزاري أوي كإيران بوتي لقنصلي إسرائيل ذات لأرجنتين بوتي لرجال رئيسناكاني لبيروت قنصلي أمريكي بتقييم توا يعني أمانة بتقول كارا وكاردانو بلان كاتي خوي هي يعني هي كو كاتي خوي هي ئێستا ئەو جموزۆڵێک هەیە ئەو سراعێکی هەیە بەڕاستی سراعێکە لەسەر مەنطقەیەکی زۆر بچووکە خەڵکێکی کەم بە ژمارە دەگرێتەوە بەڵام تێگەیشتن لە ڕاهەندە سراعەکان هینی خۆی تێگەیشتنی خۆی دەوێت ئاخر خاڵ ئەگە ئیجازەم بدەیت مەسەلەی عێراق و ئێران دادەرەن ئاماژەیان پێ کردەوە لە دوای نەوتێکەوە لەوانی ئەوەی بەسەر عێراق هات بەسەر ئێرانیش بێت من پێم وایە ئەوەی بەسەر عێراق هاتوو باسی دراوسەکان لأنه نوتيك كادو وزارة صدام حسين سرفكم بو لروي لديني روشلاتي و لقى إيران بابلين هاوتانا ويا هاو تاران تيجي دشمن جنب نوع الصراع لا تشيا ولا وقت كان شو كتب بدي بالمستوى والله جغرافيا إيران مساعدة أو مساعدني بوي أو نوع قارة سوي بخير سلسلة أو إيران لصالي لهجدايتان وحتى في الإسلام أبلوقي أبوري لسرة وولاتك خوي بريودة بقى يعني برهم هنا يعني كذا سيلا للريستوران تجار شيء أو جيت بيش همي برهم إيرانا وكل الكومانية همي لدرو بيتنو أو في زور سباس والله من سؤال كم تاقيتي شرحتمني بس خوش بها آية برأي جنابه إيران فلسطين كان بكاريني أبو أوي تشيع يعني برنامج خوي بلاوكاتو یەکێک لە ئەناسڕە گرنگەکانی پێکهاتەی دەوڵەتی ئێران ناسنامە و فەرهەنگەکەیە نازانم ئەم ناسنامە و فەرهەنگە هیچ ڕۆڵێکی هەبوو لەم شەڕە 12 ڕۆژیەدا هیچ ڕۆڵێکی جێڕا بووی
پرسیاری دووەم ئەوەیە چونکە دکتۆر بیرمان نەچێت مشتی ناکەمەوە و برادران ئەوان خۆیان بنەوەی ئارش و کۆرش ئەزانن ئەوان عروب و فرس و تورک و ئەمانەدایان لێک لە خوار خۆیانەوە بینن ئەمە پێگاتە ناسنامەکەیەتی پرسیاری دووەمیشم ئەوەیە لە زانستی سیاسی بە ڕوخسەتی دکتۆر هیوە کە لێرە بوو ئەڵێ یاری بریاد شوبهاندنێک هەیە بۆ ئەوەی کە پاڵنەرەکە شوهاندنێکێ لە زانستی سیاسیا بۆ یاری بلیات ئەڵێ ئەوەی کاچێتە ناوکنەکە ئەوە پاڵی پێوە نەدراوە بە لە یەکێکی تر دراوە پاڵنەرە ئەساسیەکانمان ئەویست من بۆیە هاتمە ئێرە لە زاری جەنابەت و ئەم دکتۆرە بەڕێزانەوە کۆمەڵێک پاڵنەر هەبێت کە شتەکەم بۆ ڕوونکاتەوە نەکو لە واشنگتۆن پۆست چی وترا و لەوێ چی وترا و ئەم نوعشتانە ئەبی ئێمە پاڵنەرەکان کەشف بکەین ئەگەر دکتۆر هیواز لێرە بێت دکتۆریان وەڵایی بە لە دوای لەگاتی تاوە خواردنەوەکەیە جیۆپۆلۆتیکی شازیشم ئەوێ ئەگە بۆم ڕوونکەیتەوە کار زۆر سپاس پرۆسەی کە دکتۆر شوانکۆڤیچ باسی کرد من بەس تاکید دەکەم و باسێکمان بۆ بکات چۆ شارەزای لە سیاسەتی تورکیا لە ناودەوڵەتی تورکیا پێشی ئێستا پرۆسەی حەلی کێشەی کورد بە ڕوانگای تورکیایی ئەو سێ کاراکتەرەکەی ئۆردۆگان باخچەری و ئۆجەلان باسێکمان بۆ بکە کە سپاس بکەم زۆر سپاس ئاخر سپاسیش بەڵام پرسیاری لای دەسووە وازان پرسیاری زۆر ئایا کێشە ئابووری سیاسەکانی هەرێم و بەغدا لە دوای ئەم جەنگە دوازدە ڕۆژەی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەکوێ دەگەن ئایا هیچ هەنگاوێکی هەرێنی دەنێت یاخود هەروەکو خۆی بە چەقبەستووی دەمێنێتەوە ئایا هیچ کاریگەریەکی هەیە لەوەی کە شۆڤێنەکان نەرمی بنوێنن لەسەر دەستوری عێراق ئەو مادانی کە پابەندە پێیوەستە بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان زۆر سپاسکارتە دەکرێت بڵێن کە ئەمریکا لە ئێستادا کە ناوێت ڕژێمی ئێران گۆڕە دەتوانین هەندێک هۆکارەکەی بۆ ئابووری بگەڕێنەوە چکە دۆناڵد ترامپ یەکێک ئامانسەرەکانی بێزکردنی ئابووری ئەمریکا بە تێوەگلانی ئەمریکا لە شەڕی ئێران و بۆ ڕژێمی ئێران ئەوە دەچێتە نێو شەڕێکی ئابووری گەورەوە لە دوای سووریا و بە زۆرێک کە دەیە خۆی لەو شەڕە بەدوو بێت دەکرێت بڵێن هۆکارێکە بەشێکی ئابووریەکە ناوێت ئەمریکا ناوێت لە ئێستادا ڕژێمی ئێران گۆڕە زۆر پرسیارەکان زۆرن مامۆستاش ئەڵێ بە 15 دقیقە وەڵام بدەوە محاوەلاکەم بەڵێ وەڵی مامۆستا محەممەد دراسەیەکم تژنەیەکم کردووە دەربارەی ئەم شەڕە 95 لاپەڕەیە باسی ئەم شتاناکەم کە لەیرە بە کورتی باسم کرد مامۆستا ئەڵێ زایۆنیزم چییە؟ زایۆنیزم ئەوە فکرێکە کە گەڕانەوە بۆ شوێنێک لە وەختیا یەهودەکان کە دێنەوە لە کاتی سەرحەدی ئەیان هێنێ بۆ عێراق ئەلێ لە مانگی ئاوی دجلەیانە خوارد و ئەوان ئینشاڵڵە ڕۆژێ ئەگەڕێینەوە بۆ زایۆن مەنتقەیەکە لە فەڵەستین یعنی گەڕانەوە بۆ وحەبک و حرەکەی سیاسی هیچ علاقەی بە هینەوە نیە ئاینەوە نییە ئەمە تیۆدۆر هێرتزل کابرایەکی ئەلمانی بێدین هیچ علاقەی بە بەڵام چۆن ئۆڕۆبیەکان قورئان بەکاردێنن ئەوانش دیانەتی یەهودی بەکاردێنن بەڵام فکرەی زایۆنیزم دەوڵەتێکی یەهودی بووە پەیوەندی بە ئیسرائیل بە فەڵەستینەوە نەبوو دوای لاوەڵە وتیان ئەیکەین لە بەرازیل دوای وتیان لە هینەیکەین لە مەدەغەشقەر دوایی لە ئەمریکای شیمالی دوایی لە کەمبەرلی لە ئوسترالیا دوای وتیان نانا با بچین لە فەڵەستین لەوێ هینێکمان هەیە لەبەرەوە ئەم قەزیەی هیچ علاقەی بە دینی یەهودی نییە بەڵام بەکاردێن بەڵام کوردی زایۆنیزم لای من زایۆنیست ئەوەیە حالەیەکی فکریە ئەوەی بڵێ من حەق بە ئیسرائیل دەدەم بە یەهود دەدەم ئەمە حەقی یەهودە ئەم فەڵەستینیین ئەوانە هین عەرەب نییە ئەمە پێڵێن فکرێکی زایۆنی ئەمە و بەعزە کوردێک
لبروي إما رد فعل معناه أو أنا أو عربات شو بني أنا إما عن سوسانته حزكين أو عن سركم بس أم عربان بلام لحقيقة ده زاينزم حاليك فكرية حتى هنا عليه بايدن جو بايدن وتي من زاينستم وأجر فلسطين أجر إسرائيل نبوا خوم خلق مكان فقصدم برام أويا إذا باسي زاينزم وكو فكريكي نشتجيبون استيطاني بس بيكان هر بشك بو لو أنا كتسون بو أمريكاي باكور تقريبا 6 مليون خلقي رساني أمريكاي باكوريان لهين لا كندا أمريكا باكور إبادك لا همانشد لا نيوزيلندا لا شنت ولا أفريقيا شو مسكي وعليتهم نوام شو مسكي أو فيلسوفية يهودية على زاينزم مش حركة كي رقص باريستا على رقص باريستا هستا كان خويا على أولا رقص باريستا كي أوروبيين على هستا كان أو يهودياني كبيان علين يهودي هين صفاديم وانا عربا على وانا لجير إيما باشترين لوان وعلى عربي فلسطيني عربي كي دوا كوتوا إيما يهود عربي ملتي كي بيش كوتوين لبر هو أما يزايمزم أما نوام شومسكي عليه كحركة زور رقص باريستيا أو أبو مسألة حضارة بالنسبة برسياركي ما مسار رزقار بازار زياني بلي لعقيدي بابلين ترامب همو شرك وهمو شتك أساسكي اقتصادا كوي سروكا كان أمريكا هميان يان دكتور بنا يان ما مسايكي بس بنا يان عسكريكي بس بنا ترامب مفكر نيا منظر نيا بس إيماني بويا بأنه أبي الدنيا هموي سقام جيري هبي حتى بوارا آبوريا كاني برجوانديا كاني أمريكا زيبا وإيماني ترامب كهات هذا صلاة يكم زار اشتكي بيلن استراتيجيك رايفلري علي إيما من بني أسريكا كمان لقلت صينا ويا واش دين شو ما نقدر لبرو أمشرش لكنداوا أبي بزوترين كانت بوسة وأبي نبوايا بلام كبوش هوي براسير وكوتم لوبي إسرائيلي بزور بديانا أو شركة الاجتماع يقول ألبرتا كان ورا هو وضعي إسرائيل شارع إسرائيل كان هم يسوتي اجتماعك جيش ها قرار ده كبير بتسينا شروا يعني أما طبعا أمريكا لشريزيانية كانوا دوام هذا شيء لوبي برلين صهيوني هنا تناوش أمريكا نيلس لوب تناوش أما يكبزارنيا بري كوي أبو برلين صراع فكرية كهيا ما مصا تيمن بلام شركة أبولينا بالتكنولوجيا قراري ده أجر بها تايا ما مصا أجر بها تايا أو صواريخي برلين إيرانية كان فرط الصوت سوبرسونيك أو نبوايا نتنياهوش آماده نبو أو شرب بستاني لبروا أتوان برين تكنولوجيا فاكتوريك بو الأول يعني خوي هرم ما مصا هواوتي وتي هرم لاوازنيا برام توني هرم لاوازنيا إما تشوار مانغا معاشي خلق مانغا داو تون هرم لاوازنيا هرم زور لاوازنيا زوجتي إما روش مروش ليه معنا سنة وما ليه هتتصوري معاشكي وأمش خطاي خو معنا هل وكو ما مصياسين وتي شعبه هزنية إما لاوازين وبخير نوي من لبروي لمالي كودية كريزينية وبكارين سياسة مداركان من بكارينا دصل بلا إسلام لبرنامج للروداو لقل زمال هوا زمال وتم كاك مسعود باب سيبوهين باب سيبو سليماني أو كاك لاهور لدى صلاة وتم مكانزا أبي احتواء بكري كاك مسعود ما شاء الله سياسة مداري كي بأزمونا بلام أورينا ده فرما ولا هو راتوا لقال إيه ما يشكا بس لقال كاك مسعود يشكا بو كاتا نبي بو كاتا وما نك براسي إيه ما بيسمان با يكريزي نومالي كذا ووصاك زود بروس بابلين بروسي أشتي لتوجه طبعا بارتي دادو جشبيدان هاد ليكم بيش بارتي دادو جشبيدان بروسي مسألة
کوردی لە تورکیا مەسەلەیەکی سکیۆریتی ئەمنی بووە پاتی دادگەشە پێدان لەژێر کاریگەری بۆ چوونەکانی دکتۆر ئەحمەد داودۆڵە ئەمەی گۆڕی وتی نا ئێمە ئەبێ بە شێوەیەکی تر سێریکەین کورد عمقی ئێمەیە لە ئەم کتابەکەی عمقە استراتیژیەکەی ئەڵێ زۆر شوێنەیە ئەڵێ یەکێک لەو شوێنانەی کەوا کورد ئەتوانێت بەشێک بێ لە بێهێزکردنی تورکیا ئەبێ کوردستانە و منش چەند جارێک پێی وتم دکتۆر ئێوە وەختێک دەوڵەتی عوسمانی 200 ساڵ دەوڵەتێکی ئەوروپی بوو نەیانتوانین بگەنە ڕۆژهەڵات حتا تەحالوفیان لەگەڵ کوردان نەکرد ئینجا هاتنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست طبعا من وەکو جەنابتان چەند جارێ باسم کردووە من لەگەڵ یابووم لە زانکۆی جیانی عالەمی لە مالیزیا ئەو شتم بۆی باسە کرد بەڵام هەر ئیدەن پاتی دادگەشە پێدان ئیمانی بە دوو شتێکەیە ناسنامەی گشتی و ناسنامەی با بڵێن لاوەکی ئەبێ لە تورکیا ئەو ئیمانیان بۆ مەسەلەیە ئەڵێ ئەبێ مەجال هەبێ بۆ کورد و چەرکەس و عەرەب ناسنامەی خۆیان نەبێ لە ناو خودی تورکیادا ئەمە منتەڵەقە عەقیدەکەیان لە 2009 بۆ 15 ئەمەیان کرد ویستیان سەرکەون بەڵام لەبەر ئەوەی بەداخەوە دەوڵەتی قوڵ لە ناو تورکا لەو کاتە بەهێز بوو شەقام ئامادە نەبوو و لە هەمان کاتە سەرکردایەتی کوردش ئامادە نەبوو استیعابی ئەو شتیان نەکرد کە بەهاری عەرەبی هات کەوتە ناوەوەینەوە ئێرانیش ڕۆڵێکی هەبوو لەو مەسەلەیە ئەو مەسەلەکە تێک چوو ئێستا بەڵێ پرسیار بۆ مامۆستایەکتریش پرۆسەی ئاشتی فاکتەرێ لە فاکتەرەکانی کە ئێستا هاتەتەکایەوە ئەوەیە ئەڵێن ئیسرائیل بەرەو سنوورەکانی ئێمە بێ کورد 50 ملیۆنە فاکتەرێکی زۆر گەورەیە ئەتوانن بەکاربێنێ لەلایەنی ئەمریکا و ئیسرائیلەوە لەبەرەوە باشترە خۆمان لەگەڵ کووردا ڕێککەوین ئەمە قسەی ئەوەی ئوردوغانێکە قسەی سەرۆک ئۆزال بوو تۆرگوت ئۆزال لێیان پرسیوتیان ئەمە چێ تۆ کوردین کوردەکان شوێنیان بۆ تەرتیبەکەی تۆمانە وتی بابە من نەیشی کەم غەربێکە طبعا کەم کەس لە ئەلامی کوردی باسەواکە ئەو شوێنە بێفڕینەی مادەی سەد و چی پێڵێن بە کوردی نۆ فڵای زۆن ئەوە ڕێی ئۆزال بوو دوایی جۆن مەیزەر تەئیدی کرد دوایی فەرەنسا تەئیدی کرد بەڵام لە ئەلامی کوردی ئەڵێن فەرەنسا دائیمەن ناوەڵڵە فەرەنسا حتا ئاخر دەقیقە لەگەڵ ڕژێری سەدامە بوو و ئەو مادەیەش لە مادەیەکە وتێ بە جۆرەی مادەی پێنج بێت ئەو نۆفلای زۆنەکە حتا ئەومە متحیدە حەقی نەبێ لەسەری مادەی حەوت مەزسلەمن و دواییش کە سەدام امتیازی اقتصادیدا پێی سەر لەوێ فەرەنسا خۆی ڕاکێشە لەبەر ئەوە بەڕاستی پاتی دادگەشە پێدان ئەیانوێ بڕۆنە ناو پرۆسەکەەوە و پەکەکەی زۆر بە عاقڵی هاتەتە پێشەوە ئەبێ هەمومان داعمیان بکەین بەڵام ئیسرائیل حەز ناکە ئەم پرۆسەیە سەرکەوێت کەم و کورتی لە تورکەکانەیە حتا ئێستا ناتنەتە پێشەوە مەثەن ئەوە پەکەکاڵێ ئێمە چەک داما باشە تۆش موقفێک دەبێت هەتا ئێستا تورکیا هیچی نەکردووە هەر باسی واکەن ئێمە دوای تورکیا لە تێرۆر ڕزگارە بێ وڵاتەکە بێتە دیموکراتی نا مەسەلەی پرسی کورد پێش پەکەکەیە من دائیمەنەوانم کە مەسوولە تورکەکانمە بینی پێیانمەوت ئەموت بابە پەکەکە تازە هاتووە پێش پەکەکە پرسی کوردەیە ئێوە لەگەڵ پرسی کورد حەڵ بکەن پاتی دادوگەشە پێدان ئێستا هەم لە بواری ئیدیۆلۆژیەکەیەوە دوژمنی کورد نییە و لە هەمان کاتشە هەڵبژاردننی داهاتوو دێ لەو هەڵبژاردنە پاتی دادوگەشە پێدان ئەگەر وەزع وا بڕوە ئەدۆڕێت معارەضای باتەوە پارتی گەلی کۆماری اینجا لەبەرەوە ئێوێ کورد لەگەڵ خۆی بێت محوەری مقاومە مامۆستا خەلیل من ناڵێم مردووە بەڵام محوەری مقاومە زۆر لاواز بووە ئەوە سووریا تەواو چوو ئەوە ئێمە دوو حکومەت تەشکیل کرا لە لوبنان حزب الله مەجالیان پێ نەدرا لە ناو حکومەتەکە بن والله مامۆستا نسیمە ئۆکەی سۆری باشە دوای دێمەوە ئەو برایە باسی ئەوەیە کرد باشە بەڵێ بابەت کورتی بڵێم
بەڵێ محوەری مقاومە زعیم بووە بەڵام دەوەیە ئیستەش 30,000 چەکداری حەزب الله ماوە و ئەو ڕۆژە کە هەمسان ناو شاری بەیروتیان گرت کامل بەڵام ئەڵێن ئەمڕۆ ئێمە لە وەلی فەقیهەوە ئەمر نایە ئێمە ناجوولێنەوە بەڵام بڵێن محوەری مقاومە نەما ماوە لە عێراقیان ماوە حوتیەکانش ماون بەڵام لاواز بوونە یعنی محوەری مقاومە ئەو محوەرەی جاران نییە اینجا بابێنە یعنی ئایا شۆرشی ئێرانی مامۆستا وتت ئێران وەکو وڵاتێک لە حدودی خۆی ئیسلامیش پێ قبوڵیەکەن ئەوە ئەفغانستانیانش قبول کردووە ئەوە ئەحمەدی شەڕش قبوڵەکەن بەڵام ئێران لەبەر جیۆپۆلیتیکی خۆی و لەبەرەوەی وڵاتێکە مێژوویەیە هین هەیە ئابووری یعنی پۆتێنشیەڵ هێزی زۆریەیە ئێران ناتوانێت خۆی لە حدودی خۆی ببێتە وڵاتە بۆ ئەفغانستان ئێران دەست درێژەکە برادەرێ پرسی ئایا ئێران حەزب اللهی ئێران حەماسی بەکارمێنە بەڵێ خۆی ئێران عەقیدەی ئاسایشی ئێرانی لە دوای شەڕی عێراق و ئێرانە وتیان ئێمە ئەبێ شەڕەکان ببینە دەرەوەی ئێران ئەو جەبەهاتانەی خەڵقیان کرد لەو عەقیدەیە بوو بەشێک بوو لەو عەقیدە بێنەوە شەڕەک جەبەهاتە بینە دەرەوەی ئێران حتا وەکو سەدام ماندێنەیە سەدام شەڕکردنەوەمان اینجا لێرەدا من ئەو شتاڵێن بەو برایانەیەگین ئێمە کورد کاتە ئیبادا ئەکراین لەلایەنی سەدامەوە ئێمە مەجبوور نەبین بچین لەگەڵ ئێرانە بڵین مەجبوور بووین ئیباداکرین گوندمانە سوتا تەهجیرە کراین هەرچێک دەستی بۆمان درێژ بکرد مەمنوع بین حەماسش وا بوو حەماسش اینجا ئایا غەڵەتیان کرد ئایا بەڵام یعنی ملەتێکە 2 ملیۆن کەس زیاتر لە بەندیخانەیەکی ئاوایە چۆن دەرگای بەعزاری محاوەلەشەکە ڕابکە ئەڵێ با بمرن ئەمەش بەڕاستی ئەوە بوو یعنی بەڵێ غەڵەتیان کرد وەکو دیارە تەوقعی ئەو دەرەنجامیان نەکرد بەڵام ئەمە معنای نییە ئەوان پیاوی ئێران هەر وەکو ئێمە کورد پیاوی ئێران نەبووین بە چارەمان نەبوو ئەو پاسدارمان بردە ناو کەرکوو ئەو مەنتقانە یان سەدامش بە چەکی کیمیاوی لێمانیدا بەڵام ئایا ئەوە معنای ئەوە بوو ئێمە پیاوی ئێران نا مەسلحەتەکە وا بندەوە من وا سێریەکەم سین و رووسیا هەر وەکو کاتی جەنگی سارد چۆن بوو ئاوا بوو مۆقفیان سۆڤێت لە دوو شەڕی 1967 و 1973 عەرەب و ئیسرائیلی بەسی دانەی هیچی نەکرد سۆڤێت بۆ هین لە ژێرەوە تەحبیری نات بۆ هین ئەمریکا وتی با قواتی ئیسرائیلی مەجال بداتە جێش سوپای شەشی بەڵێ لە هین بوو چوو بە ناوینەوە تەو کرا بۆ ئیبادا کرد هەرەوە نەبوو دەوری سۆڤێت لێرش رووسیا هەرەوەی کرد هیچی نەکرد هەری دانەی کرد وە سینش سیاسەتێکێ ناچێتە ناو ململانیەکانەوە بملانی ڕۆژەڵاتی ناوەڕاست دەست نادا لەبەرەوە بەڕاستی سین هیچ دەورێکی تازەی نەبوو مفاوضاتی داهاتوو وابم باسم کرد مفاوضاتەکە لەسەر چەکی بادەستەکە بێت و شتی تر ئەو پرۆکسیانە ئیسرائیل لەلێ ئەمریکا شەڵێ ئەمریکا 12 نقطەی داوەتە قیادەی ئێرانی یەکێکەوەنە ئەو پراکسیانەیە و یەکێک لەوانە ئەسەری هینانە پلاس مثل مۆشەکەکانە ئێران ئامادە نیەتە واز بێنە لەمانە هەر وەکو سەدام اینجا ئایا ئەمە ڕاست بوو یاننا من ئیسەش ئەڵێم هەر وەکو 91 ئەمە بەکاردێنن بۆ ئابلۆقەدانی ئێران ئابلۆقەکە بەردەوامە بێ بەو هیوایی وەزعی وا بێت خەڵکەکە بجلێتەوە ئێمە باش ئەزانی شعبی ئێرانی بەشێکی زۆری شعبی ئێرانی دیژیان ڕژێنە ئەمە واقعات پرسیارێت لێرات ئەڵێ بازاری ئیسلامی چییە من ئاماژەم بە مەشروعێکی هین کرد ئەو برایی لە تورکیا بوو ڕئیسی حزبی ڕەفا ئەربەکان نزمەدین ئەربەکانەمەی تاق کردووە
ئەڵێ بە هێزی باڵێ پاکستان قووەی اقتصادی وڵاتە عەرەبیەکان لەگەڵ ئێران لەگەڵ تورکیان پێکەوە ببینە هێزێکی ئەمە مامۆسا هیوە ئەمە بەس بوارێکی ئابووری نییە حتا یوروپیان کۆمن مارکت مەشروعێکی ئابووری نەبوو مەشروعێکی ئەمنی بوو کە دێت کە مێژۆکەیە خوێنی مەشروعێکی ئەمنی ئەمەش طبعا ئەمە بکای ئەوەی تاکرد ئەوەش سەبەبێ بوو لەسەرەوەی کە ئینقلاب کرایە سەری لادرا لە دەسەڵات من ئەڵێم ئەگەری هەیە چکە ئێستا پاکستانش ترساوە و ئیسرائیل بەعەلەنیەوێ ئەڵێ نابێت پاکستانش ئەو چەکەیە بێ لەبەرەوە من ئەڵێم ئەو ئەگەرەیە لە دوا ڕۆژە کەس تەوەقعی ناکرد تورکیا یان وەزیری دیفاعی سعودی بچێن بۆ ئێران و بڵێ ئێمە لەگەڵتان لەبەرەوەی بەڵام ئەتوانم بڵێم ئەمانە بەس ئەوە مامۆسایی واوتت حکوومەت لاوازنیە ئەو پارتیەوە یەکێتێ ئێمە لە حکوومەتێکی ئیتلافی نیوەی حکوومەتەکەمان لەگەڵ محوەری مقاومەیە نیوەی حکوومەتەکەمان لەگەڵ ئەمریکا و باڵێن تورکیا و رووسیا ئەمە نابێت هیچ حکوومەتێکی ئیتلافی وا نابێت ئەبێ بەرنامەیەکی مشتەرەکێ بێ و دوژمنانمان ئەمە ئەزانن لەبەرەوە ئەوە محکەمەی فدرالیان یعنی هەر ڕۆژی شتێ فەرزەکاتە سەرمان ئاخرشێت ئێران تەشەیع بەکاردێنێ بەڵێ ئێران تەشەیع بەکاردێناوە لە مێژوش لە ڕابردوش و ئیستەش و بەشێکە لە ناسنامەی ئێرانی ئەگەر ئەم تەشەیع نەبووایە ئێران بەشێکە بوو لە دەوڵەتی عوسمانی لە کیانی چکە ئێرانش هەمووی سون نەبوون بەلە 1407 کە تەبریزە گیرێ ئێران حتا تەبریز زۆربەی سون نەبوون ئێران مەسەلەی تەشەیع بەکاردێنێ وەکو کیانێک بەس نەک کیانێکی فارسی حتا عائلەی سەفەوی کوردن دوای ئایلە سەفەوانە دێن حتا ڕزاشاد تورکن بەڕەگەز تورکن لە ئێران دەوڵەتەکە پێش ڕزاشا ناسنامەی فارسی نەتەوەیی ئێرانیان نەبوو لەسەر عەقیدەی تەشەیع و ئەوە وای کردیان ئەمە بەشێک بێت و لەم شەڕەشە زۆر مەسەلەیە ساڵخەکانیان ئەنار بە ناوی ئائیمەوە بە ناوی ڕموزی باڵێ شیعەوە بەڵێ عەقیدەی شیعە بەشێکە لە ناسنامە و بەکاریان هێنا زۆر ئاخرشت هەرێم و عێراق ینی بۆ بزانەوەمان باس کرد وتمان ئەگەری هەیە عێراق موقفێکی زۆر دوژمنکاری سلبی هەبێت لەبەر هەڵبژاردن سەر لە نوێ ئەڵێم و ئەوان بەڕاستی نایانەوێ مافی کورد بدەن یعنی بوونمان بە کورد جەریمەیە لە عەقیدەیان هەیە لە کتابی شیعەیە ئێمە ئەسڵمان جینە ئێمە ئەمانەین و ئێمە ئیسرائیلی دۆمی یعنی لە ئەدەبیاتی شیعەیە من بە تورکەکانم وت چکە تورکەکانیش وەکو این قسانەکەن وەکو ئێرانیەکان وتیانەوە نییە هەوی لێبی هاتووە وتم بابە لێبی کەسایەتێک هاتووە خۆشت نیە ئیسرائیل ناردێتی وتم پارتی هەر ڕازیش نییە بەبوونی عەلەمی ئیسرائیلی و ئەوانە وتم ئەمە ئەگەر شێ ئەمە دەستی ئێران بووە هەتاکو عالەمی ئیسلامی بە تایبەتی تورکەکان بترسێنن بزانەوە ئیسرائیلی دووەم لا دەرگاتانە بێ لەبەرەوە ئاخر شت ئەمە ئەڵێم ببرە یەک دەقا من بەوە ئیمە ئاگادارم کورد مەزلومە و حەقمانە وەکو ملەت سەرکردەکانمان فکرەوە بکە چۆن بتوانێت پیانەکەی خۆی دامەزێن و باڵێن حیفاظ بکە بەسەری لەبەرەوە خۆی ئیسرائیل عەقیدەیەکێ لە کۆتایی پەنجاکان بنگۆریۆن دایناوە شێکێڵن پرەفری یعنی ئەطراف ئەڵێ ئێمە ئەبێ پەیوەندیەکانمان لەبەر وڵاتانی عەرەبی دژمنمانن لەگەڵ غەیری عەرەب و غەیری موسڵمان پەیوەندیمانە بێ لەگەڵ مارۆنیەکان بێ لەگەڵ قوبتێکان بێ و لەگەڵ کووردا بێ و لەگەڵ ئێران بێ و لەگەڵ تورکا بێ وایان کرد پەیوەندیان لەگەڵ ئێمەوە بەڵام من لە خوێندنەوەی خۆم بۆ مێژووی پرسی کورد ئەبینم نمونەیەکە دەم 1974 هینە بینێ هنری کسنجەر هینە بینێ سادات ئەڵێ
سادات اللي بابا عليه وضعك هي مركن توزي با خوي هنري كيسنجر عليه سادات وقتي عاشي بكن لقل إسرائيل عليه إيوه وضعك آماده ناكن وتي شون وتي هيك لوانا إيوه يارمتي حركة شيء تقدارية كن بيجي ولاتي عربي وزور بقولي شو وتي بكردستان العراق وتي باشا إذا أما بشك لو هنري كيسنجر قرار دا تشجيعي رضا شاك محمد رضا شاك كاتفاقي هين بكري جزائر بكري إسرائيل برجوندي خوي بيركاتو هيك لدولتي كردي بيرناكاتو وإسرائيل أولوية ذات علاقي لقل ولاطاني أوانيك بونمونا يا محمود معنا قادرين وزران كبدي لا زال وسطنا وتنا موصل إسرائيل قدي آخر قصة أما هالبغاصي آخر قصة كاكا أو دواء حوتي أكتوبر هن لوبي إسرائيلي هموش هنين قشيا بابلين زنجي كانينين دشي غزة أي بوتي إما لوقتي رفراندم لوبي إسرائيلي أجر دوستي كودا بنانا بالعكس هكذا ودو حتى دواي رفراندم نتنياهو بياني كده وتكس لما سعوديني إسرائيلي باسي دولتي كردي لك برا ملا إنترنت بيني إذن أوان بيونديان براسي زياتر برجوندي إسرائيل كل أجر ببيت دولتك أوان تصوره كان لبرجوندي أوان بلام إيش ناكن برجوندي خوان قرقا لبرو من نقلوا بوتسونانيم كإما إسرائيل بحليفة استراتيجي دابني وأجر لمش بردوان بي وخدا أوي بسر تدبيبات بسر أمهو ليرشي أبي زور أقادر زور صاص زور صاص بلبل